دووبارە سڵاوتان لێبێت من داوای بەخشینەکەم نازانم گرفتەکە لەکوێدا بوو و بۆچی قەتع بوو نازانم لایڤەکە من هەتا ئێستا هیچ نابینم ڕاستین هیچ شتێک نابینم نازانم لایڤەکە هەیە نییە ئەگەر ئاگادارم بکەن بۆی بچینە ناو باسەکە یعنی کات زۆر بە فیڕۆ نەدەین زۆر باشە سید محەممەد سپاس دەکەم کاکە محەممەدیان ببوورن من تەندروستیم زۆر تەواو ئێمە باسی جیاوازی ینی بڵێ زانستمان کرد لەگەڵ فەلسەفەیە کە گوتمان کارەکتەرەکانیان جیاوازە کارەکانیان جیاوازە وە کاری کارەکتەری فەلسەفی وەک گوتم ینی قبولکردنی معەلەبات نییە ئەو دێ و خودی خۆی شتەکە بناسێ و ئاینیش نییە بۆ چونکە ینی بیر و باوەڕێکی دیاریکراوی نییە و مرۆڤ ئاراستە ناکات بۆ ئامانجێک ئەوە ناکات بەڵکو هەمیشە مرۆڤ هانەدات بۆی ئەو بێ بە دوای زانی نابگەڕێت و خۆشی ببێ بەگەڕیدا واتە کارەکتەری فەلسەفی بە شتی حازر ڕازی نییە ئەبێ خۆی بیکات ئەو بۆ مانایە نییە متمانە ناکات ئەو بۆ مانایە نایە بەڵکو بۆ ئەوەی فێڵی لێ نەکرێت بۆ ئەوەی بەکوێری شتەکە وەرنەگرێت فەلسەفە هانی ئینسانەدا بۆی بەکوێری هیچ شتە قبوڵ نەکات واتە هیچ شتێک ڕەت ناکاتەوە بەڵام هیچ شتێکیش بە معەلەباتی قبوڵ ناکات بەڵکو بێ شتەکە بناسێت بۆ چونکە ئەو نایەوێت شتەکان بە کوێری وەرگێت و جیاوازی فەلسەفە لەگەڵ بڵێن بابەتی ئاینە بابەتی بیر و باوەڕەکان ئایدۆلۆژی ئەو شتانەیە لێرەیە واتە ئەو کارەکتەرەکە هانەدات شتەکە خودی خۆی بە زانینەوە وەریگرێت نەک بە عادەتی نەک لە بەرخاتری فلان و فیساری نەک لە بەرخاتری بڵین کۆمەلگاکە وەک گوتم کاری فەلسەفە کاری ترسنۆکەکان نییە ینی ترسنۆکەکان ناتوانن نزیکی فەلسەفە بکەون و ئەسڵ کاری ئەوان نییە و کاری زەغەڵەکانیش نییە واتە ئەوانەی دەیانەوێت شتەکانیان بدرێت کاری ئەوانە نییە کاری کەسێکە وەک گوتم ئەبێ جەنگاوەر بێت و ئەبێت قێزەوەنی هەڵاتن بزانێت چییە بۆی بجەنجێت ئەکاری فەلسەفە ئەوێ باشە واتە ئاین نییە و زانستیش نییە هیوادارم لای نازەم و لای کوشتە بنێرن بۆی من بزانم یعنی لە خەتم یان گرفتی نییە لایڤەکە گرفتی نییە چونکە من ئێستا کۆمنتە بینم بەڵام زۆر بە کەمی دێ نازانم هۆکارەکە چییە زۆر باشە واتە فەلسەفە مرۆڤ هانەدات بۆی بە دوای زانی نابگەڕێت باشە و هەوڵی زانی بدات و تحقیق لە شتەکانە بکات ئەوجا وەریان بکرێت ئەوجا بیان نووشێت واتە تۆ ئەگەر میوەیەکت خوارد بڵێ تامی زۆر خۆش بوو کارەکتەری فەلسەفیش ناڵێ زۆر خۆش بوو ئەو دەی بەخۆی تامی بکات زانی چییە ئەوە بە نمونەی سادە و فەلسەفە دوو ئاراستەی دیاریکراویە یعنی ئاراستەیەکی تیۆریە و ئاراستەیەکی کردەیە باشە ئاراستە تیۆریەکەی یعنی قسە لەسەر بابەتە نەزەڕیەکانەکە و بابەتە زانستیەکان بڵێن بابەتی پزیشکیە بابەتی مەعدەنەکانە و ئاراستەیەکی دیکەی بڵێن بەشێکی دیکە هەر لە ئاراستە نەزەڕیەکەی بریتە لە لاهوتیەت یا بڵێن ئیلاهیات ئیلاهیات بەو مانایە وەری مەگرن کە باسی خوداوانە دەکەم یعنی بەو تعریفە نییە بەشێک لەناو ئیلاهیات لەناو لاهوت بڵێن قسە لەسەر بڵێن خودی خودا ئەکات ئەگەر نا ینی قسە لەسەر بابەتی شیفاتە بابەتی زاتە و بابەتی مەوجوداتە
واتە بابەتی وجود چی ئەسڵن و بابەتی بڵین میتافیزیک و فیزیک ینی بابەتی مادی وە لە دەرەوەی مادی قسە ینی لە ئیلاهیاتە قسە لەسەر هەموو بابەتانە دەکرێت باشە و ئاراستەیەکی تری کە بڵین هەر دیوە ئەوەکەیتی تیۆریەکەیتی بابەتی پەروەردی یا بڵین ماتماتیکە یا ژماردن یان ژمارێ باشە ئەو شتانەیە ئەوانە ماهیەتیان هەیەیان ئەسڵیان ینی وجودینە و بابەتانە بابەتەکە ئەسڵی هەیە نییە ینی ئاهای تر لەو بابەتانە کورتەوە ئاراستەکەی تری کە بابەتی کردەییە بابەتی ئەخلاقە زانستی ئەخلاق و بابەتی زاتیە و ڕێخستنی پەیوەندیەکانی خۆت و خێزانی وشتانەیە و ئاراستی دیکە بڵین بابەتی دیکەشیە لە بەشەکردەیەکەی ئەوەیە بابەتی بڵین دیوە گشتەکەیە ینی هونەری ئیدارەدانە و بابەتی سیاسەتەوە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ کۆمەلگاکان و بنیادنان بابەتە کردەیەکانی کە پەیوەندیدارن بە دیوە گشتەکەیەوە چ بە بابەتی هونەری ئیدارەدان چ بە بابەتی سیاست واتە فەلسەفەی سیاسی ئەواشە واتە دوو ئاراستی ئەی فەلسەفە قسە لەسەر چی دەکە قسە لەسەر هەموو شتێک دەکە ینی ئەگەر بە سادەی بڵێن ببورن قسە لەسەر هەموو شتێک باشە قسە لەسەر جوانیەکە قسە لەسەر میتافیزیکەکە قسە لەسەر بەهاکە قسە لەسەر ئینسانەکە قسە لەسەر وجودەکە قسە لەسەر حەقیقەتەکە قسە لەسەر خوداکە لەسەر دینەکە لەسەر زانستەکە لەسەر بیرکردنەوە دەکە لەسەر داروبەری دەکە هەر شتێک نەزاندرابوو فەلسەفە لێ کۆتەوە و فەلسەفە چی یەخی دەگری وە گوتم کاری ترسنۆکەکان نیە فەلسەفە ڕاستی یان جورئەتی دەوێت جورئەت بۆ چی بۆ پرسیارکردن بۆ گومانبردن چونکە کاری فەلسەفە ئەوەی کە تۆ دەبێت سەرەتا گومان بکەی لە شتەکان ئەبێ گومان بکەیت کاتێک گومانت کرد گومان بۆ ئەوە ناتۆ ها بە دیوە سلبیەکە بەو دیوە نا واتە تۆ گومان بۆی لەو شتە ئەکەیت چونکە ئەتێ جارێ بە خۆت نازانیەوە چیە وە گوتم معەلەباتی قبوڵ نییە کاتێک گومانت لێ کرد لە شتەکە ئەو کاتە دێیت تۆ بیری لێکەیتەوە ئیتر پرسیارت بۆ دروست بێت باشە کە پرسیارت بۆ دروست بوو ئیتر ئەبێ خۆت زەغەڵ نەبی بچیت بە دوای وەڵامەکان نابگەڕی ئەوێ باشە واتە ئەو دێ قسە لەسەر هەموو شتێکەکە بەڵام بەم تایبەتمەندیە تۆ بێت لە هەموو شتێکە سەرەتا بێ گومانی لێ بکەی لە شتەکە و نابێ قبوڵی ئەوە بکەیت کە هەیە شتەکە هەیە بۆ چونکە ئەو شتە حازرە کاتێک شتێک حازر بوو فەلسەفە ئێوێ لە ناوەڕۆکی بابەتەکە تێبگا بزانی ئەو حازریە چیە بەنمونە تۆ مێزێکت لە بەردەمە باشە تەلەڤیزیۆنێکت لە پێشە تۆ پێیەکەی تو تەماشاکەی وێنە پێشانەدا ڤیدیۆ دەڕوا و قساکرێوە هەواڵت بۆ دەخوێندرێت و گۆرانی لێدو ئەیە خرەوە چییە ئەم فەلسەفە ئەوێ دەڵێت دەبی بزان بۆ چی چۆن دروست کراوە چیە دروستی کرد وە چۆن ئەو وێنانە نیشانەدا واتە وەکو کارەکتەرێکی ئاسایی بڵین عەوامیەکە ئەو نایە بە دیاشتەکەەوە دابنیشێت باشە بڵێ ئەو هەیە و تۆ ئەوەی نییە قبوڵی ئەوەی نییە بۆ چونکە بەرهەمی ئەو تەلەڤیزیۆنە بەرهەمی ئەو گومانانەیە کە بوێرەکانی فەلسەفە بردوویان بەرهەمی تەکنۆلۆژیای ئێستا بەرهەمی ئەو بوێریە کە چاونەترسەکانی فەلسەفە کارەکتەری فەلسەفی پرسیاریان دەربارە کردووە و نەدیار بووە و لێیان کۆڵیتەوە هەتا وایان لێ کردووە دیارکەوێت واتە بزاندرێت شتەکە ئەو کاتە بووە بەچی بووە بەزانست ئێستا خزمەتی منوتەوەکەم بۆیە گوتم فەلسەفە دایکی زانستەکان بەڵام زانست نییە وەکو خۆی وەک گوتم یعنی دیکار دەڵێ زانستی پرەنسیپەکانە بەڵام بە تێگەیشتی من هەڵێ یعنی چونکە ئەو تێگەیشتە بۆ بابەتی زانستی کارەکتەرەکانیان جیاوازەوە شێوازەکە جیاوازە
و ئاراستەی زانست دیارە بەڵام ئاراستەی فەلسەفی نەخێ یعنی فەلسەفە دەست بۆ هەموو شتێکە بە و هیچ شتێک لە فەلسەفەدا پیرۆز نی باشە کاتێک ئەڵێن پیرۆز نییە بۆچی بۆ ئەوە نییە فەلسەفە بێوێ ئەوە لە پیرۆزی بخات نەخێر یعنی لە فەلسەفەدا ئامانج لە نەبوونی پیرۆزی لەوەدا نییە کە بێوێ شتەکان لە پیرۆزی بخات واتە بچووکیان کاتەوە نەخێر ئەسڵەن بابەتی پیرۆزی بابەتی فودانە بابەتێک کە وابەستەی بە هەست و سۆزی ئێمەوە کاری فەلسەفە لەگەڵ خودی عەقڵەیە لەگەڵ هەست و سۆزانیە بەڵکو هەست و سۆزی ئێمەش هەستەکانی ئێمەش هەر پێنج هەستمان لە ژێرگومانی فەلسەفەدایە واتە عەقڵ تەنانەت گومان لە خودی خۆشیەکاتەوە بۆی هەموو شتەکان بۆ سروشتی خۆیان بگەڕێنەوە ئەمە بۆچی چونکە من گوتم ئاین نییە وە زانستیش نییە واتە تۆ ڕایاڵە ناکە بە دیوی زانستیە و تۆش ڕایاڵە ناکە بە دیوی بیر و باوەڕیە واتە پیرۆزیەکت بۆ دابتاشێت بەڵکو تۆ وا لێکات خۆت ڕایاڵە بکەیت کاتێک خۆت ڕایاڵە کرد شتەکانت ناسی پێویست بەوە نییە ئەو شتە پیرۆزکەیت بۆ چونکە کاتێک ئینسان لە ڕێگەی هەست و سۆزەوە لە ڕێگەی بیر و باوەڕ و ئایدۆلۆژیاوە شتێک پیرۆزەکە هۆکارەکە چییە؟ هۆکارەکە لێرەیە کە شتەکە ناناسێت بەڵکو پێی ناسێنرێ پێناساندن جیاوازە لەگەڵەوەی تۆ ناسی بێتت کاتێک شتەکە بە پیرۆزە زانی لێی ئەترسیت تەقدیسیەکەی زۆری فووە دەیت گەورەیەکەیت پێت وایە ئەوە ئیتر قەبارەی خۆیت پێداوە نەخێر بۆ چونکە لە بنەڕەتە تۆ قەبارەی شتەکە هەر نازانی تۆ ترسنۆچیت ڕاستیەکە ئەوەیە کە تۆ ترسنۆچیت هیچی دیکە نییە چونکە ئەگەر کارکتەری فەلسەفی بیت ئەزانیت هیچ شتێک پێویست ناکە پیرۆز بکرێت بەڵکو هەموو شتەکان پێویستە بناسرێن نەک پیرۆز بکرێن چونکە پیرۆزکردنی شتێک واتە نەناسینی شتەکە ئەسڵەن شتێک نابێ پیرۆز بێت چونکە کاتێک پیرۆز بوو واتە تۆ ناتوانی بگەی بەناسینەکەی بۆ دەترسی بەرامبەری واتە هەر بەکارهێنانی وشەی پیرۆزی لە فەلسەفەدا کوفرە بۆ چونکە کاتێک وشەی پیرۆزی داتاشرە بۆ شتێک کەواتە تۆ خۆت لە قاڵبدا و جورئەتی ئەوە نییە گومان لە شتەکە بکەیت من گوتم فەلسەفە بنەماکەی بریتە لە خودی خۆت و وە گومانبردنی خۆت تۆ کاتێک نەوێری گومان ببیت ئەی چۆن بیرەکەیتەوە تۆ کاتێک بیر نەکەیتەوە ئەی چۆن پرسیار دەربارەی شتەکەیت کاتێک تۆ پرسیارت دەربارەی شتێک بۆ دروست نەبێت ئەی بە دوای وەڵامی چی داگەڕێت کەواتە ئاراستەکە هەڵە دەرەچێت بۆیە تۆ پەیوەندیت بە فەلسەفەوە نییە ئەتوانی بڵێ ئەو بیر و باوەڕە ئەوە دەبێت لە بیر و باوەڕە دەبێت بڵێن بابەتی ئاینی ئایدۆلۆژیا نەزم هەر شتێکە کە بیر و باوەڕێکی دیاریکراوە مرۆڤ ڕایاڵە ئەکات بە یەک ئاراستی دیاریکراوە ئیتر لەو پەڕی ڕاست بەوە پەڕی چە بەوە مەوزوع نییە بەڵام هەر بیر و باوەڕێک مرۆڤ ڕایاڵە بکات لە قاڵبیداوە واتە مرۆڤەکە بەبێ بیرکردنەوە ڕایاڵە ئەکرێت بەگەڵ کۆمەڵ کەوتووە واتە ئەو خۆی نییە ئیتر ئەو کۆمەڵێکە و ئەو کۆمەڵبوونە بەڕاستیەکە ئەبینێت بەڵام کارکتەری فەلسەفی فەیلسوف گرفتی لەوە نییە لێرە شەقی لێدرێت کۆمەلگا ڕەتی ئەکاتەوە ئەویتر کافری ئەکات ئەویتر نازەم هەر ناویش لێ دۆچێت ئەوە شت نین لەلای کارکتەری فەلسەفی یا لەلای فەیلسوفە بۆ چونکە هیچ فەیلسوفێک بۆ ئەوە فەلسەفەی هەڵ نەبژاردووە بۆی کۆمەلگای لێ ڕازی بێت یا عەوامی لێ ڕازی بێت یا زەقەڵەکان و ترسنۆکەکانی لێ ڕازی بێت ئەسڵەن هەر کارکتەرێک کە فەلسەفە هەڵەبژێرێت سەرەتا بێ خۆی یەکلا کردێتەوە واتە بێت جورئەتی هەموو شتەکانی هەبێت فەزیلەت ناز بێت یەکێ لە فەزیلەتەکان ئازایەتیە ئەبێ ئازایەتی تێدا بێت ئازایەتی بە تەعریفە کۆمەڵایەتیەکە نا یعنی تۆ ئازاوی بچی
مرۆڤێک کوژی یان ئاژەڵێک کوژی ئەوە نییە ئازایەتی لە فەلسفەوە نییە ئەوە بڵێن فەزیلەت نییە و بابەت ئەوە فەزیلەت نییە ینی کاریگەری هەست و سۆزە و شتێ بەڵام ئازایەتی لە فەزیلەتەکانە ئەوەیە کە تۆ کارکتەری فەلسەفی کاتێک ئاشنا ئەبێ بە فەزیلەتەکان بابەتی ئەخلاقە چاکەکاریە مرۆڤ دۆستیە بابەتی حەقیقەت ناسیە بابەتی ئازایەتی ئەو شتانەیە واتە جەوهەری ئەو شتانە کاتێک ئەیان ناسی ئیتر بێم نەدەبێت بێمنەت لە چی لە ژیانە بۆ چونکە ئیتر خۆی دەژیتەوە ینی واتە لە ناو خۆی داژیت واتە ئەو بەڕواڵەت ناژیت لەگەڵ کۆمەڵ ناژیت ئەو پەیوەندی بەوە نییە کۆمەڵەکە چیەکات و کاری ئەو نییە کاری فەیلسوف ئەوە نییە چاوەڕێ و کەبزانی کۆمەڵەکە چی دەکات ببوورێ و ئەو بێت ئەو قسانە بکات کە ینی کۆمەڵەکە قبوڵێتی کاری ئەو نییە ئەو دێ ئەو قسانە ئاکات کە بە دەرەکردن پێگەیوە کە بە بیرکردنەوە پێگەیوە کە بە گومان و پرسیارەکان وەگەڕی دەبوون بۆ وەڵامەکان پێگەیوە جوانی فەلسەفە لەوەدایە کە هیچ شتێکیش بە حەقیقەتی ڕەهاوە نابێت واتە شتێک نییە تۆ بڵێ ئەوە حەقیقەتی ڕەهایە و ئیتر لێرە دەبێ ئێمە ستۆپکەین شتیوان نییە لە فەلسەفە نەخێ بۆ چونکە هەمیشە نادیار هەیە هەتا نادیار هەبێ مرۆڤ پێویستە بیری لێ بکاتەوە و پێویستە شتەکە بناسێت بۆی بەهاڵە نەچێت بۆی بەگەڕ نەخرێت باشە ینی ئەوە بە شێوە گشتەکەی ئەوە دیوە فەلسەفێ ئەگە بینە سەر زانستی کەلام زانستی کەلام چییە ئەبۆی زۆر کاتان نەگرن چونکە ئەوە تقریبا 35 دقیقە قسەکەین زانستی کەلام زانستێکە بۆ بەرگریکردن لە عەقیدە باشە واتە هاوشانە لەگەڵ علمی لاهوتی مەسیحیەت وەرتەنانەت بڵین جۆرێک لە تێگەیشتن هەیە بڵین جۆرێک لە بۆچوون هەیە کە گوایە بابەتی زانستی علمی کەلامی ئیسلامی ینی فکرەکان لە لاهوتی مەسیحیەت وەرگیرەوە بەڵام ینی ئاراستەکانیان جیاوازە بە حەقیقەت ینی ئاراستی لاهوتیت بڵین لاهوتێتی مەسیحی لەگەڵ علمی کەلام ینی ئاراستەکانیان جیاوازە چونکە لاهوتیت ئەگەر بە خێرایی چونکە بابەتەکەی ماو نییە ینی لاهوتیت قسە لەسەر بابەتی لاهوتەکە و ناسوود دەکە لاهوت و ناسوود بابە سادەی بڵێ لاهوت خودا و سیفاتەکانی وها ئەو شتانەی وە ذاتی خۆی ناسوود سروشتی مرۆڤ و چۆن عیسای ڕێزدار لاهوتیەتی ئیلاهی تیادا بەرجەستە بوو ینی مەبەستەکە بێ و ئەوەندێن بەرگری لەو بابەتاکە بۆی ینی خودابوونی عیسای ڕێزدار ئیسپات کرد کە ئەو خدا نییە بە سیفەتە کەماڵیەکە بەڵکو بەشێکە لە خودایەکە بە سیفەتە ناسووتیەکەی واتە بە سیفەتە ئینسانیەکەی لاهوت لەودا بڵین بەرجەستە بوو ئەو بۆ بە ناسوود یعنی ئەو بە کورتێکی بەو شێهازێ چکە باسەکەمان ئەو نییە بۆیە ینی وردی ناکەم وسود زیاتر مەبەستمە علمی کەلام قسە لەسەر علمی کەلام بکەم علمی کەلامیش دێ هەمان شتەکە و مێژووی ئەو زانستە طبعا ینی کەلامیەکان پێیان وایە کە ئەو بابەتە کۆنە ینی ئەو بابەتە بڵێ زانستی کەلامی ینی هونەری قسەکردن یا هونەری وتاردە باش ینی زانستی کەلامیەوێ بۆچیە بۆ بەرگریکردنە لە عەقیدەی کە بڵین ئیسلامی ینی ئەو بیر و باوەڕەی ئاینی کە تۆ هەتە بەرگریکردنە لەوە باشە زانستی بڵین کەلامی بڵین بەشێک پێیان وایە کە ئەو بابەتە دەگەڕێتەوە بۆ بڵین لە دوای بڵین کوشتنی خەلیفەی سێمە ئایتی لەو بەریەکەوتنانەی لە بواری
بڵین سیاسیە بەریەکەوت بابەتی دەسەڵاتوانە لە مێژووی ئیسلامیە کە هەبوو هیوادارم لای کوشتیوا بنێرن بۆی بەردەوام بزانم ینی لە خەتماوە ئیتر گوایە لەوێن دەرەوە چونکە ئیشکالیاتی عەقیدەیی پەیدا بوو ئیتر لەوێ بڵین زانستی کەلامیش سەری هەڵدێ و ئیتر زانستی کەلام دێ بە دوو ئاراستە کارەکەت باشە یەکەمیان بڵین عەقیدەی ئاینی ئەو عەقیدەی کە لە ئیسلامە هەیە بەیانی ئەکات و دواتر بڵین بەرگی ئەوەی لێ ئەکات ئیسپاتی ئەکات بەچی بە دەلیلی عەقڵی و ڕێگای دووەمیان یعنی زانستێکە بۆچیە بۆ ئەوێ بەرگری لە چی بکات لە عەقیدەکە بکات باشە پێم ئەوە ڕوونە واتە بنەمای یەکەمی عەقیدەکەی خۆی دێت بەیانەکە دەڵێ من باوەڕم عەقیدە چییە عەقیدە بڵین ئەو شەش ئەوەیە باوەڕت بە خودا هەبێت بە فریشتەکانە بێت بە ڕۆژی دوایی و بە کتابەکان و بە پێغەمبەرەکان و بە قەدەر و قەزا و بەوانە هەبێت ئەوە عەقیدەکەی باشە و ئەوی دیکەش دواتر ڕوکنەکانە بڵین ئەو بابەتی نوێژە و ڕۆژی و زەکات و شەهادی و حەج و شان ئەوە تەکمیلەی عەقیدەیە و تۆ دێی وەک زانایەکی کەلامی دێیت ئەو عەقیدەی خۆت بەیانەکەی واتە ئەیگەینیت دەڵێی من باوەڕم بەوە هەیە و تۆ پێویستت بەوێ ئیسپاتیشیکەی بۆ چونکە هەموو ئەو شتانەی تۆ وەک عەقیدە باوەڕت پێ هەیە بابەتەکە میتافیزیکە و هیچ شتێکی بەرجەستە نییە تاکە شتێک کە لە بەرجەستەیە هەیە بابەتی نەبووەتە پێغەمبەرایەتیە باشە ئەویش چۆن بۆ من و بۆ تۆ نا بۆ ئەو کەسانەی کە بڵێن وەکو هاوڵ لەگەڵ پەیامبەردا بووین ئیتر هەر پەیامبەرێک کۆمەڵی کەسی لەگەڵدا بوو ئەوان ئەتوانن ئیسپاتی نەبووەتەکەی بکەن بۆ چکە ئەو کات لەگەڵی دابووین ئەوی تر بابەتەکە بێ بەچی بە نەقلی بە گواستراوەی و تۆ دێیت بەرگری ئەەکەیت بە دەلیلی عەقلی و بە بەڵگە و بە گفتوگۆ باشە بەڵام بە تێگەیشتنی من ئەوە ڕاست نییە بۆ چونکە زانستی کەلام یعنی ئەوەندەی من ئاشنایەتیم هەبێت یعنی کە ئەو دابەشکاری تیادا کراوە واتە زانستی کەلامی کۆن و نوێ هەیە لە بنەڕەتە ڕاست نییە بەڵکو ئەوانەی کە دەڵێن زانستی کەلامی کۆن و نوێ هەیە مەبەستیان لە قیاسەکەی واتە لە پێوانەکردنە لە بۆ بابەتی بەڵگەهێنانەوەکان من دواتر ئاماژەی پێدەم یعنی مەبەستیانەوەی کە گوایە قیاسەکە گۆڕاوە بەڵام ڕاست نییە بابەتە بۆ چونکە زانستی کەلامی کاتێک هەر بە قسەی کەلامیەکان یعنی ئەگەر ئەو بابەتە بۆ بابەتی بڵێن ئەو بەریەکەوتنانەی عەلی و مەعاویە و کوشتنی عوسمان و ئەوانە بگەڕێتەوە یعنی سەیرەکەین ئەو بابەتە خاڵیسەن بابەتی دەسەڵات بوو واتە شەڕەکە سیاسی بوو علمی کەلامی ئەو کاتە علمێکی سیاسی بوو و بەڵگەهێنانەوە بۆ علمی سیاسی شمشێر بوو بە بەڵگەی ئەوەی کە بڵین جەنگی جەمەل و سفین بوو و نزیکەی 89,000 بڵین هاوڵی تێدا کوژرا بەڵام لەکوێدا زانستی کەلامی دیوێکی زانستی وەرەگرێت یا ئاراستەیەکی زانستی وەرەگرێت واتە ئاراستەی گفتوگۆ و عەقلانی کاتێک موعتەزیلە دێن یعنی موعتەزیلیەکان
زانستی کەلامیان کرد بە ئاراستەیەکی عەقلانی واتە بۆ گفتوگۆ ئەسڵەن لە زانستی ئەگەر زانستێکی کۆنی کەلامی هەبوو بێت ئەو بابەتی فقه بووە یعنی زانست نەبووە چونکە شەڕەکە دەسەڵات بوو و شەڕەکە عەقیدەیی نەبووە و ئەوان ئیشکالیاتی عەقیدەییەکانیان ئیشکالیاتی یعنی شتی لاوەچی بووە ئەسڵەن شتی جەوهەری نەبووە باشە چونکە عەقیدەکان سابتن و کەس نەیگوتێ خودا نییە بڵێن لە مێژووی ئیسلامی ئەوانەی بەریەکەوتنیان هەبووە لە بابەتە کەلامیەکانە خۆ ئیشکالیاتیان لەو شتە سابتانەدا نەبووە کەس مەسەرەن نەبووەتی محەممەدی ڕێزداری ڕەت نەکردوتەوە کەس نەیگوتێ من باوەڕم بە کتێبەکان نییە کەس نەیگوتێ قیامەت نییە کەس وای نەگوتێ یعنی ئەوانە بنەما سەرچیەکان عەقیدەکانن هیچ کەسێک ئیشکالی لەوەدا نەبووە بەڵکو لە شتە لاوەچیەکاندا بوو بابەتان معتەزیلە بڵێن دیوە زانستیەکەی بەبەردا کرد وە تەدیوە عەقلانیەکان بەڵام بەومانەیان ناکە معتەزیلەش هاتن 100% پێکان نەخێت بۆ چونکە قیاسەکە ئەبێ قسە لەسەر قیاسەکە بکەین پێوانەیان بۆ ئەم بەرگریکردنە چی بووانە واتە تۆ عەقیدەت بەیانەکەی و ئیسپاتیەکەی وەدەی بەرگری لێەکەی و گفتوگۆەکەیت و بەڵگەی بۆ دێنی تۆ لە ڕێ عەقلانیەوە قبوڵە بەڵام بەکام پێوەر ئەوان پێوەرە چیانە بوو کە شایەتی دام بوو لەسەر ئامادە نەبووە یان نەبیندراوە یعنی پێوانەکان ئەوە چۆن با بە نمونەی سادە تێتان بگەین یعنی مەبەستەکەیان چی بوو بە نمونە تۆ برادێکت هەیە ڕاستگۆیە و برادێکە باشە یعنی لای تۆ باشەوە و کاتێک لە مەجلیسێکە دانیشیت باسی ئەو برادەرە دەکرێت تۆ ئەو لەوێ نییە بەڵام تۆ شایەتی باشەکەی بۆ دەیت بۆ چونکە تۆ ئەزانیت ئەو باشە باش واتە بەبێ ئەوەی ئەو ئامادە بێت تۆ شایەتی باشبوونی بۆ دەیت کە ئەو کەسە باشە نمونەیەکی سادەتر تۆ جۆگە لە ئاوێکە بینی ئاو دەخۆیتەوە ئاوی لێ دەخۆیتەوە ئاوەکەم شیرنە ینی بەکەڵکی خواردنەوە دێت باشە ئیتر تۆ گومانەکەی دەڵێی سەرچاوەیە و ئاوە شیرنە بۆ ئەخر تۆ تامت کردووە و بێگومان ئەو ئاوە سەرچاوەیەکی ئەو جۆگەلەیە سەرچاوەیەکی باشە واتە بەبێ ئەوەی تۆکانیەکە ببینیت سەرچاوەکە ببینیت لە ڕێگەی جۆگەلەکەوە تۆ شایەتی بۆ شیرنێتی سەرچاوەکە دێت ئەوەیە مەبەستەکە بەڵام ئەوە یعنی ئەو قیاسە هەڵبەت بەریەکەوتنی تێدا دروست بوو چونکە یعنی ئەو بابەتە لە علمی کەلامە هەر ئەوە نەبوو تۆ عەقڵ پێش نەقڵ بخەیت واتە کاتێک کەلامیەکان دەیانگوت هیچ عەقیدەیەک هیچ بابەتێکی ئاینی یعنی ئیسپات ناتوانین ئیسپاتی بکەین ئەگەر یا بەیانی بکەین ئەگەر دەلیلی عەقلی بۆ نێنینەوە واتە بەیانی ناکەین وە قبوڵی ناکەین بەڵام زۆر بابەت هەیە ینی نەقلیە شتەکە نەقلیە نەقلیە ینی تۆ ناتوانانی ئیسپاتی بکەین لە بەرامبەردا ئاراستەیەکی دیکە هەبوو کە ئەسڵەن بابەتی ینی نەقلیان پێش عەقلی دەخست بڵێن ئیبن تەیمیە بە هەموو شێوەک بابەتی عەقڵ پێش نەقڵ ئەو ڕەتی دەکردەوە و ئەو ئەسڵەن نەک بابەتی عەقڵ پێش نەقڵ ڕەتەکاتەوە ئەو دەڵێت ئێمە شتێکمان نییە بە ناوی ئەوەی پێشخستنی عەقڵ بەسەر نەقڵە یان نەقڵ بەسەر عەقڵە واتە وەحی بەسەر عەقڵە بەسەر بیرکردنەوەی ئینسانە یا بیرکردنەوەی ئینسانە بەسەر وەحیە ینی عەقڵ و نەقڵ مەبەستەکە بێت
نقل ئاەتە قورئانیەکان مەسەڵەن ئەحادیسەکانی پێغەمبەر ئەوە نەقلە بابەتەکان نەقلن باشە بۆ بەڕێزانی کە نەکە بەڕێزی هەبێت کە نەزانێت بابەتی نەقلی چییە بۆ بەرچاوڕوونیە ئێبن تەیمیە دەڵێت شتێکمان نییە بە ناوی پێشخستنی عەقڵی بۆ نەقل یان نەقل بەسەر عەقڵان شتی وامان نییە ئێمە دووشتمان حەقیقەتمان هەیە ببورن یەقینمان هەیە لەگەڵ زەنمان هەیە گومانمان هەیە ئێمە یەقین بەسەر گومانە سەرەخی واتە ڕێک نەقلەکە مەبەستی نەقلەکەیە واتە ئاەتی قورئانی باشە بەسەر بیرکردنەوەدا سەرەخ بۆ ئێوە دەڵێەوە یەقینە یەقینەکەش ئیسپات ناکرێت بۆ چونکە بەریەکەوتنی تێدا دروست بوو و زانایانی کەلامی یعنی بەشێکی زۆریان زیاتر خەریکی ینی جەدەل بوونەوە هەتا تەنانەت ینی هەیە مەسەن ئیبن حەزم هەر بە بابەتی جەدەلینەوە بەو شتە بۆ چونکە بابەتەکە جەدەلە جەدەل لەسەر چی بەنمونە ینی لە قیامەتە خودا ئێمە خودا دەبینی یان نەبی دەجال هەیە یان نییە مەهدی دێ یان نە عیسا ڕێزدار دێت و خوارێ یان ناتۆ خوار ئەو شتان ئەسڵ و باوەری عەقیدەیی نین ینی تۆ باوەڕت بۆ شتا هەبی و نەبیست لە مۆزۆ ناکەوە یعنی یەک غڕام لە عەقیدەیت و زیاد و کەم ناکە هیچ پەیوەندی بەو بە عەقیدەوە نییە شتە واتە تەنانەت لە یاسا عەقیدەیەکەش لایەنداوە ینی هەڵەی ئەلمی کەلامی هەڵبەت هەمیان نا و غەزالی پێی وایە لە کتێبی ڕزگاربوون لە تاریکی هەر لە لاپەڕەکانی پێشەوە باسەکە دەڵێ ئەلمی کەلام ینی خودا بنیاتی نان بۆچی بۆی بەرگری لە دید و عەقیدە و تێڕوانینی ئەهلی سوننە بکەن بەسەر ئەهلی عەقیدە بەسەر ئەهلی بیدعەتیە واتە ینی ئەهلی کەلامی یەک پیرۆزەکە کە ئەوانە دەرهاویشتەی خودی خودایی واتە ئەسڵەن خودا ئەوانەی بنیانەوە و دووەمین ڕێگە دووەمین شتیش کە بۆ ئەهلی کەلامە ینی بڵێن زانایانی کەلامی دیارەکە ئەوەیە کە ئەوانە پاسەوانی مەزهەبێکن کە سوننێ باش بەڵام لە بەرامبەردا بڵێن ئیبن سینە یان ئیبن ڕوشد یان تەنانەت فارابی تەنانەت کندی ینی بەر لە هەمیان کندی چونکە معتەزیلی بوو فەیلسوفیش بوو ئەو بابەتانەیان ڕەت دەکردەوە و ئەوان قسەیان لەسەر شتانە نەدەکرد ئەوان دەچون لەسەر جەوهەری باسەکان قسەیان کرد بە نمونە ئیبن سینا قسە لەسەر چیەکە ینی ئەو دەڵێت بە نمونە بابەتی زیندووبوونەوە بابەتێکە ینی جەستەیی نییە شتە بەڵکو ڕوحیە ئەو بە ڕوحی ناوێ طبعا تەکفیریەکەن یانێک لەوانە غەزالی بڵێن تەکفیریەکەن ئیبن سینا بۆچی وا دەڵێت چونکە ئەو دەلیلی خۆی دێنێتەوە و ئەو دەڵێت تەنانەت خودا ئاگاداری ینی گشتە ئاگاداری جوزء نییە بڵێن ئەو ئاگاداری بە مرۆڤایەتیە نەک ئاگاداری فەرەیدون بێت وەک مرۆڤ مەبەستەکەی وێ واتە ئەو پەیوەندیەکی یاساییە ینی نەک زاتی خودایی بێت واتە مەبەستی ئیبن سیناوێ بڵێ زاتی خودا تەدەخولی ئەو شتانە ناکە واتە نایەتە ناو جوزئیاتەوە بۆ چونکە ئەو گشتە ئەو مامەڵە لەگەڵ گشتە ئەکات ئەو جوزء نییە بچووک نییە بەش نییە و ناتوانێت بێتە ناو بەش نابێت بۆ ئەو نابێت کاتێک هاتە ناو بەش بچووکە بێتەوە ئەمە وەسی ئیبن سیناوێ بەڵام بڵێن لە لای ئیمامیەکان نا زیاتر ئەشعەریەکان بڵێن ئەو بابەتیان بە کوفرەوانە دادەنا و تەکفیریان کردن و تەنانەت بڵێن ئەوە
کندیم قسە لەسەر بابەتی ئەزەلیبوونی بابەتی گەردون و ئەوانە دەکات و ئەویش هەر قبوڵ نەبوو و جەدەلێکی دیکە کە هەبوو کە علمی کەلام پێوە خەریک بوو بابەتی ینی ئەوەی بڵێن قورئان مەخلووقە یا کەلام واتە بڵێن ئەگە کەلامە واتە ئەوە ڕاستەخۆ قسەی خودایە یا دروستکراوی خودایە ئەوە ینی بە سادەیەکە طبعا چ بڵێ مەخلووق چ بڵێ کەلام ئەوە هیچ ینی یەک غرام لە بابەتی قورئان زیاد و کەم ناکە بەڵام گرفتەکە لەکوێدا دروستە بێت ئەگەر بڵێ کەلامە تۆ بەس لەسەرتە بڵێ قورئان هەرچی گوت تۆ دەبی بڵێ ئەشهد بۆ چونکە ئیترەوە کەلامە باڵاترە لە تۆ باڵاترە واتە لە ئاسی عەقلانیەوە بابەتە بەڵام ئەگە گوتت مەخلووقە واتە من و تۆ ئەتوانین تێبگەین ئێدەی بڵێن کەلامیەکانی کە دەیانگۆ بابەتەکە مەخلووقە ئێوان دەیانگۆ خرەوە بۆ ئێمە هاتیە خۆ گەر ئەمە تێی نەگەینەی بۆ چی هاتووە لە بەرامبەردا بڵێن ئاراستەکەی تر کە اعتیمادیان زیاتر لەسەر بابەتی نەقڵ دەکرد دەیانگوت نەخێر ئەو بابەتە کەلامە و هەر کەسێک بڵێ بە قورئان مەخلووقە کافر ینی کافریشیان کرد واتە فتواشیان لەسەر کرد واتە دەمەوێت بڵێم زانستی کەلامی ینی ئەگەر خەریکی ئەو جەدەلە بێسەروبەرە نەبوونایە لەناو خۆیانە شتێکی دیکەیان نەکرد بەڵام بەشێک لەوانەی کە ئاراستەی گفتوگۆ و عەقلانیەکەیان گرتبوو ئەوان هەر بە زانستەکە لێ نەگەڕن واتە ئەوان هەر نەهاتن بڵێن عەقیدە ئەو ها عەقیدە ئەو هاچوو هەڕۆی ینی بەس پشتیان بە بابەتی عەقیدە نەدەبەستن بەڵکو لەگەڵیدا لەگەڵ خوێندنی زانستی کەلامی فەلسەفەشیان دەخوێن ئەم مەنتەقیان دەخوێن و بابەتی بڵێن سروشتیشیان دەخوێن ئەم مادیاتیشیان دەخوێن تەنانەت هەتا لە حوجرەکانی کوردستانیشە هەبوو واتە ئەو دەرسانە هەبوو لۆژیکۆوانە هەبوو بەڵام دواتر ئەو ئاراستەی کە بڵێن ئاراستە نەقڵیەکە بوو کە لە بنەڕەتە من بۆ ئەو جیاکاریم گوتم بە تێگەیشتنی من هەڵەکە لەوەدایە کە ئێمە بڵێن کەلامی نوێمان هەیە لەگەڵ کۆنە نەخێ بەڵکو کەلامیەکمان هەیە کە بەرگری لە سوڵتە کردووە و ئامانجی سوڵتە خوازی بوو و کەلامیەکی دیکەشمان هەیە کە لە سەردەمی مەئمونە و خەلیفەی مەئمونە دەست پێکە بڵێ معتەزیلەکان زیاتر و باسییانی ناگۆڕێ کە ئەوە ئاراستە زانستیەکەی گرت واتە ئاراستە عەقلانیەکەی گرت و ئەوان نەچوونە ئەو جەدەلانەی بابەتی دەسەڵات زیاتر پشتیان بە بابەتی لۆژیک و ها وەرجێڕانی کتێب و شتانە بەستە بۆچی بۆی گەشە بکە کۆمەلگاکە گەشە بکە بەڵام دواتر بڵێن چ ئیبن تەیمیە هەوادارەکانیشی کە وە چ غەزالی ینی ئەوانە ڕێگر بوون لە بەردەمەوە واتە غەزالی خۆی کەلامی بوو ینی فەیلسوف نەبوو کەلامیە بەڵام ابن سینا جیاوازە ینی فارابی جیاوازە چونکە ئەوانە قسەیان لەسەر بابەتی عەقیدە نەکردووە ینی ئەوانە قسەی دیکەیان هەیە لەبەرەوە جیاوازەکەیان لەگەڵ کەلامیە لێرەیە واتە علمی ینی زانای کەلامی ئەو شتێکی دیاریکراوی هەیە دێ بەرگری لێەکە وە فەیلسوف ئەو شتەی نییە زانای کەلامی بیر و باوەڕی خۆی ئەوێ بپارێزێ وە بەڵگەی عەقلی بۆ بێنێتەوە فەیلسوف هیچ بیر و باوەڕێکی نییە بەڵکو ئەو منداڵەیە کە ئێوێ سەرەتا فێری وشە دەربڕین و فێری ناسینی شتەکان بێت واتە ئێوێ بزانێت چ شتێک ڕەقە چ شتێک نەرمە چ شتێک سووتێنەرە چ شتێک بەرزە چ شتێک نزمە بەربوونەوە چی ئازار چێت دەیوێ ئەو شتانە بناسێت فەیلسوف ئەوێ بەڵام زانای کەلامی نەخێر ئەو شتێکی حازری هەیە و ئەو بیر و باوەڕێکی دیاریکراوی هەیە و دێ ئەو بەرگری لەو بیر و باوەڕە ئەکات بەڵام
ئەوە بەومانەیە نییە ینی هەر کەسێک کە بەرگری لە بیر و باوەڕێکی دیاری کراوی خۆی کرد ئەوە ینی فەیلسوف نییە خۆت لە فەلسفەی ئەوروپیشا هەمانە ینی بڵێن لایبنز خۆ لاهوتی بوو تۆما ئاکوینی پێنج باڵگەیدا مەسەرن لەسەر ئیسپاتی خودا پێش ئەوان ئەو قەشە ئۆگستین ینی یەکەم کەسە کە لاهوتی داهێنا ئەلمی لاهوتی داهێنا لاهوتی مەسیحیەت دەڵێن ئەو داهێنا ئەو کاتێ وەندی مزانیاریمە بێت ینی بابەتەکە بۆ پەرچەکردداری بیر و باوەڕی مانیەکان بوو مانیەکان ئەو پەیامبەرە بوو کە لە عێراقا بوو کە دەیگو من مەسیحی دوای مەسیح ئیتر ئۆگەستین هات بڵین علمی کەلام ینی وەک ئاراسیەکی دیاریکراوی عەقلانی داینە بۆی وەڵامی ئەو بابەتانە بداتەوە بڵین لە علمی کەلامی ئیسلامیشە هەماشت بڵین تۆ ئیبڕۆشت هەیە ئەوە تێە بۆ حەیانی تەوحیدیت هەیە ئێوانە فەیلسوفن ئیبن سینات هەیە فارابی دێتەنات بە مامۆستای دووەم ناسراوە ینی لە دوای ئەڕۆستۆیە و ئەوە تێە کندی بڵێن هەر یەکەم فەیلسوفە و واتە هەموو زانا کەلامیەکان ئەوە نییە بڵێن معەلەباتێکیان لە پێشە و دەیخۆن نەخێرەوە قسەی جیاوازیان کردووە و قسەیان بەس لەسەر بابەتی عەقیدە نەکردووە ئەسڵەن ئیبن سینا ینی وەک ئەڕستۆی تەقریبا قسەی لەسەر هەموو شتێک کردووە ئیبن ڕۆشت بە هەمان شێوە قسەی لەسەر زۆر شت کردووە و فارابی قسەی لەسەر زۆر بابەت کردووە تەنانەت قسەی لەسەر بابەتی دەسەڵاتیش کردووە شێوازی دەسەڵاتی داناوە و مەدینە فازلی وەکو ئەفلاتونی کە کۆماریە واتە ئاراستەکانیان لێک جیاوازە علمی کەلام کاتێک کۆتایی دێت واتە ئەرگۆمنتەکان گفتوگۆیەکان کۆتاییان دێت لە شوێندا چ شوێنیەگرێتەوە هەمانە و علمە کۆنەی کە سوڵتەخوازی بوو واتە تۆ ئیتر پرسیارت کوشت واتە تۆ عەقڵت نێشت بۆ ئیتر نەقڵ هەیە واتە کاتێک دەڵێ خودا لەسەر عەرشە ئیتر تۆ شتێکی گەورە بینە پێشچاوت و شتێکیش لەسەر دانێەوە دەکاوە بۆ ئەوە قورئان وا دەڵێت تەواو ینی ئەوە عەقیدەیە و تەواو دەبی باوەڕت پێوی بۆچی نەقڵ بریتە لەوەی کە تۆ بێ ڕێک وەریگریت واتە بەبێ بیری لێ بکەیت و پرسیاری دەربارە بکەیت ئاخر کەلامیەکانی کە عەقڵیان پێش نەقڵ دێخست لەسەر ئەوە ساسە بەڵام لە دوای غەزالیەوە ئیتر ئەو ئاراستە گۆڕاوە هەمان ئاراستە کۆنەکە هاتەوە سوڵتە خوازیەکە هاتەوە ئەو سوڵتە خوازیەی کە هاتن ئیتر عەقڵیان لە خازە یعنی ئەسڵەنەوە علمی کەلامی نییە ئەوە بابەتی فقە یعنی ئەوانە فەقیهن نەک عالمی کەلامی بن بۆ چونکە تۆ هەر پرسیارێکیان لێ بکەیت ئەوان وەڵامیان پێ نەبێ ڕێک کافر دەکەن ئێدێ خۆ ئیشی زانای کەلامی نییە ئیشی زانای کەلامی ئەسڵەن مامەڵەکردنە لەگەڵ چێە لەگەڵ ئەو کەسانەیە کە بیر و باوەڕەکەی تۆ ڕەتەکاتەوە و ئەو دێت دەلیلی عەقڵی پێدات وە گفتوگۆی لەگەڵەکە بۆچی بۆی ئیسپات کات کە بیر و باوەڕەکەی ئەو ڕاستە بەڵام تۆ ئەگەر سەرەتا زەندیق و کافرت کرد ئێکەواتە تۆ یعنی پێشوەختە بڕیارت داوە کە ئەوەی لای تۆیە یەقینە یەقینە و تۆ ناتوانیت جگەل لەوەی کە تۆ وەک مەعەلەباتێک داتنەوە ئەو بابەتە هیچ پرسیاری دەربارە بکرێت و هیچ گفتوگۆیەک هەڵناگرێستە ئەو گفتوگۆی کە دەکرێت فەقیهەکان خودی خۆیان ئەتوانن دەربارەی بکەن بۆ ئەخرەوان عالیمن واتە سوڵتە خوازی بۆیە من گوتم ئەو تێگەیشتنە هەڵێ چونکە کە سەیری مێژووی زانستی کەلامیم کردووە ئەسڵەن لە پێش موعتەزیلەوە شتێک نەبووە پێی گوتێ زانستێکی کەلامی عەقلانی نەبووە ئەگەر تاکوتەرا هەبوو بێت زۆر جێبایەخ نەبووە وە گوێی پێ نەدراوەستن ئەوەی کە هەبووە تەنیا بەرگریکردن بۆ لە چی لە سوڵتە خوازیەکە واتە مەعاویە ڕاستە یان بڵین عەلی ڕاستە یان عایشە ڕاستە یان نازەم چی ڕاستە سوڵتە خوازیەکە بابەتی سوڵتە خوازیەکە بووە هیچی دیکە نەبووە
دواتر ئەو بابەتە دێت کە دەگاتە معتەزیلە بەڵگە عەقلانیەکان دێنە گۆڕی واتە لەوێ دەبتە زانستێکی کەلامی ئەگەنا پێشتر زانستێک بوو بۆ سوڵتەخوازی نەک کەلامی بوو بێت چونکە من گوتم یعنی تۆ کاتێک ئەڵێ زانستی کەلامی واتە هونەری وتاردان هونەری قسەکردن و هونەری بەڵگە هێنانەوە و ڕازیکردنی بەرامبەر و ئیسپاتکردنی ئەوەی کە تۆ باوەڕ پێ هەیە بەڵام لە پێشووە ئێسەی دەکەین باز شمشێر ڕۆڵی هەبووە کەواتە گفتوگۆ نەبووە کاتێک شمشێر هاتە گۆڕێواتە هێز حکمەکە ئێواتە زانستی چییە؟ نەخێر بەڵکو یا بووە یعنی بابەتێکە سوڵتەخوازی بۆ زیاتر نەبووە بەڵام لە بڵێن لە سەردەمی مەئمونە و دواترە هەتا غەزالی یعنی ئەو بابەتە وەکو زانستەکە خۆی ئەمێنێ بەڵام غەزالی لێیەدا ڕاستی و دواتر بەو مانایە نییە بڵێن غەزالی کۆتایی پێهینا بەو مانایانە ئەچونکە وەک گوتم تەنانەت لە حوزرەکانی کوردستانیشە دەخوێندرا بەڵام ئەو بە شێوەک لە شێوەکان غەزالی شتەکەی قوفڵ کرد یعنی لە قاڵبیدا و شتەکەی تایبەت کردی ینی بە جۆرێک لە پاسەوانی خودابوون کردی بە جۆرێک لە پاسەوانی خودابوون و تۆ لەسەرتە بەرگری لە عەقیدەکەت بکەیت ئیتر ئەگەر نەشزانی خودی عەقیدەکەت چییە تۆ لەسەرتە بەس بەرگری لێ بکەیت و تۆ بێ بەڵگە بێنیتەوە و ئەگە بەڵگە ناتوو کافرە و تاوێنی زیاتر نییە ئەبۆیە بەلاتانەوە سەیر نەبێت ینی ئەوانەی کە پێیان وگرێت پێشەوای دینی ینی دایمەن بابەتی کوفر و تەکفیر و خارج و ئومە ئۆشتانەیان لەسەر زاریە لەبەرچی چونکە ئاخر وەڵامیان پێ نییە ئێخۆ ئەوەندەی دەیزانی نەقڵەکەی تەواو ئەگەر لە نەقڵان نەبوو ئێخۆ بەخۆی هیچی پێ نییە واتە ئەسڵەن ئەو ئیشی بەوە نییە شتێک بەخۆی حازرکە و بیر بکاتەوە بەڵکو ئەو چاوەڕێکە وەکو زەغەڵێک معەلەباتێکی بۆ بێت بیدرێت تەواو ئەوێت و بەو معەلەبات خواردنە سوڵتەخوازیەکەیە بێت واتە کاتێک ئەڵێن علمی کەلام علمێکی عەقلانیە نەخێر لە سەردەمی خۆی عەقلانی بوو وەتا ئەو شوێنە عەقلانیە کە ڕێگە بە گومانە بات لەکوێدا بیر و باوەڕی تۆ ڕەت کراوە تۆ وەڵامی عەقلانیت پێ نەبوو لەبری ئەوە تۆ کوفر و زەندیق و شتانت بەکارێنە واتە تۆ کەوتویە چاڵی هەڵەیەکی لۆژیکی قورسەوە و تۆ زانای کەلامینی ئەتوو فەقیهەکی و تۆ لەسەرتە بەس فتوا بدەیت و فتوایەکانت لە دیوە عەقلانیەکەی چ دیوی فەلسەفیە چ زانستی کەلامی بە دیوە عەقلانیەکەیە هیچ بەهایەکی نییە واتە فتوادان لە زانستی کەلامە لە دیوە عەقلانیەکەیە بە ئاراستە عەقلانیەکەی هیچ بەهایەکی نییە و لە فەلسەفە شار هیچ چونکە فەیلسوف خۆت کار لەسەر ئەوە نییە فتوا بدە ئەسڵیشی فەیلسوف نییە بەڵکو ئەو دژی ینی فتواکانە و هەمیشە فتوایان لەسەر دراوە ینی بەخۆیان فتوایان نەدا بەرحاڵ من پێم وایە ئێستا بەرچاوڕوونیەکی تەواومدا بەڕێستە و جیاوازەکەم بۆ دەرخستن کە جیاوازەکەیان چییە زانستی کەلام جیاوازەکەی لەگەڵ فەلسەفەیە چییە و مێژوەکەی چییە و هەردوو ئاراستەکەی زانستی کەلامیە چییە و قیاسەکە هەڵەی قیاسەکە لە چیدایە چونکە قیاسەکە تۆ ینی ئاوێک بەراورد دەکەی بە ئاوێک من نمونەی کانیەکەم بۆ هێنانەوە ئاوێک بەراورد دەکەی بە ئاوێک بەڵام تۆ چۆن من بەراورد دەکەی تۆ بە خودا و کاتێک بڵێن قورئان دەڵێ یەد وڵای فەوقە ئەیدیکم یعنی چۆن تۆ دێیت تێمەگەینیت کە دەستی خودا لەسەر دەستی منە یعنی ئەوان دەیانگوت ئەو بابەتە تەمسیلیە بەس نابێ شتەکە نابێ لەبەرچی چونکە دوو مادەی لێک جیاواز یعنی هەر خودی قیاسەکە هەڵە بوو خودی قیاسەکە هەڵە بوو واتە ئەو پێوەرەی دایان نابوو بۆ بەڵگەهێنانەوە هەڵە بوو بۆ چونکە هەر لە بنەڕەتە تۆ بابەتی میتافیزیک وەک ئاماژەم پێدانی تۆ ناتوانانی بەڵگەی لەسەر بێنیتەوە چونکە خاڵیسەن و بابەتی ئیمانیە بابەتەکەی ئیمانیە هەندێک بابەت ئەتوانی بەڵگەی بۆ بێنیتەوە بەڵام تۆ ناتوانانی ئیسپاتی خودا بکەیت ناتوانانی تۆ 1 ملیۆن بەڵگەش بێنیتەوە ناتوانانی ئیسپات بکەیت
باش ئەو بەڵگانە بۆ تۆ ڕاستە بەنمونە تۆ ماکوینی 5 بەڵگەی هێناوت ینی بەس شیلێ بە نازم بچی هەریەکی بەڵگە چینات بڵین ئەوە لایبنس بەڵگەی ئەوە دێنیتەوە مۆنادەکان مۆنادۆلۆژی باشە بەڵام و بۆ ئەو بەڵگی ینی ئەو دەڵێ خودا ینی بڵێن گەردوون مەملەکەتەکەیەتی وە خودی خۆشی فەرمانڕەوایەکێتی باش بچینە بە جۆرێکی دیکە بڵێن بەڵگە دێنیتەوە لەسەر بابەتی ئیسپاتی خودا بەڵام بۆ گوتم ینی خودا ئیسپات ناکرێت ڕاستی چونکە خاڵیسەن بابەتەکە ئیمانە چونکە تۆ دەتوانانی لە ڕێی دیزاینەوە بڵین ئەو ڕێخستنەی کە هەیە لە گەردوونە لە هەر شتێکە کە ئێمە سەیرەکەین بڵین تۆ دەکرێت ئەو دیزاینەرێکە ئەو بەڵگانە دەکرێت بڵێ ئەو بەڵگەیە بەڵام وە ینی یەقین نییە بۆ چونکە بەڵگە شتێکە بڵین بۆ مرۆڤ کە شتەکە ببینی خودداش نادیت ینی جیاوازە و پێکاتی خودایی پێکاتێکی مادی نیە و پێکاتێکی وجودی نییە ئەستە ینی ئەو شتێکە ینی تایبەتە بە خۆی وەک خۆی بۆیە من هیچ قسەش لەسەر ناکەم ڕاستی چونکە قسەش لەسەر بکەی نەزانیە واتە تۆ قسە لەسەر شتێکەکەی کە نازانێ ئەسڵ شتەکە چییە وە شتەکە خۆی بەیان نەکردی ئەو تعریفەی کە دەدرێت ئەوە بابەتی پێناسێ نەک مانایەکێ بۆیە ینی لێرە دەکەوتە هەڵە شتەکە لێرە بەریەکەوتەکان دروستەکان بەرحاڵ با کاتان زیاتر نەگرم ئێستا سەیرەکەم زامەت بەڕێزێکە کە پرسیاری بۆ دروست بوو من لە خزمەتی ئێستا سەیرەکەم لە دەگەڕێمەوە سەرەتا بزانم هیواداریشم پرسیارەکانتان کورد بنووسن چکە من ڕاستێکی سەرەتاش گوتم من ناتوانم هەمووی لەسەر یەک بخوێنمەوە ینی چەند پرسیارتان بۆ دروست بە سەرسەر و سەرچاوم بەڵام ینی پرسیارەکان کورد بنووسن یەک بینووسن بۆی بتوانم بیخوێنمەوە و بە فۆنتی بڵێن کوردیش بینووسن بۆی خێراتر بیخوێنمەوە چونکە با لە ئینگلیزی و بڵێن لە ئەڵمانی لێم تێکەڵ نەوێ ڕاستی ینی لەو خوێندنەوەنە لێم تێکەڵ نەوێ کاک سیروان گوێمان بۆ هەڵخستی مامۆستا سوپاس دەکەم کاکە سیروان گیان خۆشەویستی منی چۆمان فەقێ دەست خۆش مامۆستا سوپاس کاکە چۆمان گیان بەڵێن بڕوا ئایا مرۆڤی فەلسەفی شتێکی سروشتیە کە وەک بەهرەیەک لەو کەسەدا هەبێت یا ئەبێت خۆت وا بکەیت لە خۆت کە مرۆڤێکی فەلسەفی بیت و هەوڵ بدەیت زیاتر خۆت پێش بخەیت ڕێک دووەمیانە بەڵێن گیان فەلسەفە وەک گوتم معالەبات نییە یعنی شتی لە قوتوندراو نییە یعنی تۆ ئەبێ خۆت بەگەڕ عەقڵی خۆت بەگەڕ بخەیت و کاری فەلسەفا وەیە عەقڵت بەگەڕەخەی و بیرەکەیت و گومان لە شتێکەکەیت و دێی شەنوکەوی شتەکانەکەیت وە سەر لە نوێت تۆ ئەو شتانە وەرەگریتەوە بەنمونە تۆ باوەڕداری بە شتێکی خۆدەبی لە خۆت بپرسی بزانیت باوەڕداری بە چی و بۆچی باوەڕداری ئەسڵەن تۆ و تۆ توانی ئیسپاتەکە بکەیت و تۆ بەزانینەوە بۆ شتە گەیشتووی ینی دەبی بێ و شتانە هەمووی شەنوکە وکەیەوە و تۆ پێت وایە شتێک حەقیقەتە تۆ بێ پرسیار دەربارە بکەیت زانی ئایا حەقەتە ئەبێ گومانی لێ بکەیت واتە نەترسیت ینی وەک سەرەتا گوتم فەلسەفە کاری ترسنۆکەکان نییە و هەر کەسێک تەشیر بە فەلسەفەکە دەڵێوە زانستی کافرانە و نازانم چیە و لە دینی دووەرەجێڕیەوە ترسنۆکەکان بەڵام ترسنۆکەکان هەمیشە حەزیان لێ لە پەنا ماسکە خۆیان بشارنەوە جورئەت ناکەن ڕووی خۆیان دەرخەن بڵێ کاکە من ئەوە دێم ماکیاژەکەم ماکیاژ ئاخر یەک فەیلسوفم پێ بڵێن یەک بیر و باوەڕی فەلسەفی کە ئاراستەیەکی بۆ تۆ دیاری کردبێ بۆ تۆی کردبێتە بیر و باوەڕێک و گوتبێتی تۆ دەبێ ئەوە قبول بکەیت
نەخێر تۆ بیر و بۆچوونە یعنی فەیلسوفێک گوتیەتی خوددا نییە یەکە گوتیەتی هەیە یەکە گوتیەتی وجودی ئێمە خەیاڵی ئەویت کە گوتی نەخێر هەیە جەدەلەوە تەواو ینی هەر یەک بۆچوونێکەدا بۆ پەیوەستە بە تۆوە شتەکە پەیوەندیدارە بە خودی خۆتەوە تۆ حەقی ئەوەت نییە ویتر چی گوتیە حەقی ئەوەت نییە و تۆ دی بە خۆ شتەکە هەڵە دەچێنی و تۆ بۆچوونی خۆت هەیە واتە تۆ ڕایاڵە ناکری یعنی کارکتەری فەلسەفی ئەوەیە جورئەتی هەیە ترسنۆک نییە ماری عەزیز دەست خۆش مامۆستا سوپاس دەکەم ماری جیان دەستان خۆش ئوستازی ڕۆشن فەکر محەممەد سوپاس دەکەم ئازیزم خەلەف ئیبراهیم دەست خۆش سوپاس دەکەم کاک خەلەف ئەو هەموو گوڵ و تیر و گەڵ بوو نازەم و شتانی داتان هەمووتان چاوی منن هەمووتانم خۆش دێ سپاس بۆ هەموو گوڵ و شتێک کە داتان نە بەهار تۆفیق دەست خۆش سپاس دەکەم بەهارجان سامان ڕەسوول ئەو هەموو گەڵ و شتە چاوی منن زمناکۆ عەلی زمناکۆ گیان ڕاستەکەی ئەوە ڕاست وتارێکە نووسیوتە داوای بەخشینەکەم من سەرەتاش گوتم یعنی پرسیارەکانتان کورد بنووسن چکە من ناتوانم بخوێنمەوە ئێستاش دەیخوێنمەوە لەبەر دڵیتەوە بۆی عاجز نەبی بەڵام لەکوێدا چاوم تێکەڵی کرد دەبێت بمبەخشی من دەبێت ڕابوەسم ڕاستی چکە چاوم تەواو نییە ناتوانم هەمووی دەسەیەک بخوێنمەوە سڵاو بۆ ڕێز هیرانی ماندوو نەبن ئایا فەلسەفە چارەسەری کێشەکانی پێیە کێشەکان دەناسێنێت و پێناسیەکی فەلسفیانی پێدە با وەڵامیەوە دەم فەلسەفە دێ شتەکە دەناسێت من سەرەتا گوتم فەلسەفە کار لەسەر ناسینەکە نەک لەسەر ناسەندە و کاری فەلسەفە پێناسە نییە کاتێک تۆ بەنمونە کێشەی ئێمەی کورد چییە بۆچی ئێمە هەمیشە خیانەتمان لەناودا دووبارە بێتەوە بۆ هەمومان حەزەکەین یەکگرتوو بین ئەی بۆ یەک ناگرین بۆچی ئێمە هەمومان خۆمان بە دڵسۆز دەزانین نیشتیمانەکەشمان هەموو ڕۆژێ بەو شێوازی لێت باشە ئیتر هەمومان باشین هەمومان بێ عیبین هەمومان بێکەم وکڕین ئەی بۆ ئەوەتەی هەی شەقماتی هەڵدێن بۆچی ئێمە نەمانتوانێت تەنانەت دەوڵەتێک دروستکەین یعنی پارچە هەرێمەکەی ئاخیر شت کە ئێستا هەیە ئەویش لەناو خۆیان 100 پارچەیە یعنی هەر فێرعەونەک و بڵێن شتەشی دابڕاندی لەوە خۆی وەنیا ئەخۆی ڕاست نییە بڵێ ینی هەرێمی کوردستانی یەک پارچێش چیوان نییە ینی هەر گەڕەکە شتەکە ڕاست نییە هەر گەڕێک یەکێک حکومەکە ئەی هەمومان نازانینەوە هەڵێ با ئەی بۆ دەنگ ناکەین کێشەکە چییە تۆ لە ڕووی فەلسەفیەوە دێیت قسەی لەسەرەکەی ئەمن دەرفەت ئەگەر هەبێت ڕاستی بەنیازم ینی ئەو گرفتانە و گرفتە مێژوویی خۆمان یعنی لە دیوە فەلسەفیەکە هەڵتەچێنم هەڵتەکانی بۆ بکەم و من ساڵانێکی زۆرە بە حەقەت خەریکی ئەوە یعنی ئەوم وەکو نمونەیەک هێناوە ینی نەک وەکو باسێکی تایبەت ساڵانێکی زۆرە تەنانەت لە وڵای نازم 2005 بوو 6 بوو ینی 15 ساڵ پێش ئێستا لەگەڵ کۆمەڵێک برادەرە حەزمێنی ناویان بێنێت چکە ئێستاش ماون وە فرێندی منیشن و تەسەوڕەکەم هەر لە لایڤەکەش بن لەگەڵ کۆمەڵێک برادەرە بڵاوکراوەیەکمان دەردەکرد ئەمن لەوێدا نۆ وتارم نووسی لەسەر ئەوەی کە کێشەی کورد چییە بەڵام دواتر پێڕانەگەیشم بڵێنەوەی کە دەمەوێت بیگێنم ئیتر بڵاوکراوەکەش هەندێک بڕووبیان و شتی وای کە تێوی دروازمان لێینە وتارەکانی نیش کۆتاییان پێیان واتە من ینی دەمەوێت بڵێم نزیکەی 20 ساڵێکە من خەریکی ئەو بابەت و کۆمەڵێکشتی زۆرم لەسەر خوێندوت وەمەوێت تێگەیشتنێک بدەم کە دەمەوێت تێگەیشتنی خۆم بێت باشە ئەوە ئیدێگەر دەرفەت هەبێت دێم هەموو ئەو سێکتەرانە وردەکەم و ڕاستی و پێم وایە کە ئەوەیە من دەمەوێت قسەی لەسەر بکەم کەس قسەی لەسەر نەکردی سەراحەت ئیتر هەتا ڕۆژە قسەی لەسەر دەکەم ئەو کاتێ باشتر نەبێتەوە ئەو وەک وەڵامێک لە بۆ جەنابەت کە
ئایا فەلسەفە کێشەکان دیارەکە؟ بەڵێ دیارەکەەوە چارەسەرەکەشەدا. واتە من کە دەڵێم کێشەی کورد باسەکە من چارەسەرەکەشەدا. ئەو چارەسەرەی کە پێشنیار نەکراوەتە ئێستا. من چارەسەرێک نادەم کەس پێی ڕازی بێت. واتە من بۆ نایدەم تۆ پێی ڕازی یا ڕازینی، من دەڵێم ئەو چارەسەرەکەیە. ئیتر تۆ قبوڵدەنیتە کەیف خۆتە. واتوانی بیری لێ بکەی بزانانی چارەسەرەکەی یانە. بەڵام لە دەرەوەی خۆتە. ئایا بۆچی فەیلسوفەکان بڕوایان بە تەناسوخی ڕوح هەیە؟ هەموو فەیلسوفەکان باوەڕیان بە تەناسوخی ڕوح نییە. ئەو فکرەیەکە بەشێکە لە ناو فەلسەفەدا. باشە کە زیاتر بڵین ئەگەڕێتەوە بۆ فەلسەفەی یۆنانی، ئەوانیش بە تێگەیشتنی من کاریگەری میسۆلۆژیای خۆیانیان بەسەرەوە، ینی ئەفسانەکانیان بەسەرەوە بوو. زیۆس لەوی بۆ ئەو لەوی بۆ دواتر بوویتە ئەو کاریگەری لەسەر ئینسان دانێ. بە تێگەیشتنی من کاریگەریەکە لەوەوە دروست بووە، ینی کاریگەریە مێژووی ئەفسانەیەکان بووە لەسەر فەلسەفەی یۆنانیش هەر ڕەنجی داوەتەوە. بە تێگەیشتنی من وایە دەکرێت شتێکی دیکەش بێت. بەڵام خۆیان لاتەن لە بۆچوونی ئاین کە ڕۆح دەبێت لێپرسینەوە لەگەڵ بکرێت. چێ خۆی دادەوە نازانم. ئەسڵەن فەلسەفە کاری لەگەڵ ئەوە لەگەڵ ڕوحانیە. کاکە ناوکەم لەبێت کاکە زم ناکۆ، ینی فەلسەفە خۆ کاری لەگەڵ ئەوە نییە تۆ ڕوحت هەیە سزادریان نادرێ. ئەو کاری لەگەڵ ئەوەیە بزانێت ینی خودا چێە، ئەو ئیشی بە خوداکەیە. ینی ئیشی بەوە نییە ئاین چی گوتی، ئاین بڵین ئاینی من چی گوتی، ئاینی تۆ چی گوتی. خۆیشی فەلسەفە نییە و فەلسەفە نایە و بەرگریە بکە. ئەوەی کە بەرگری دەکات لاهوتی فەلسەفیە. ئەم من گوتم ینی لایبن چ ئەوانە قسەی لەسەرەکەن. تەنانەت هێگڵ دەڕێت ناوەڕۆکی فەلسەفە و ئاین یەکە. دەڵێ یەک شتە. بۆ ئاین بە دوای میتافیزیکەوەیە. ئاین وەک خۆی من باسەکەم وەکو فەلسەفەکەی، ینی وەک ئیمانە ڕوتەکە ناوەی فەقیهەکان باسەکەن مۆزۆ نییە. ئەو ئایدۆلۆژیا چ ڕوتەوە ئاین نییە. ئاین وەک خۆی کە فەلسەفەکەی کارکردنە لەگەڵ میتافیزیکە. فەلسەفەش هەمان کارەکە. واتە کاری لەگەڵ نادیارە. و ئاین دێت ینی دێ ڕێگای باڵایەکە دەداتێ و ئیمانت بەو شتە پێ ئەدات. بەڵام چۆن؟ بە ناسین، نەک ئیمانی ساختە و ترسنۆکان. ئەوەی کە هەیە ئەوە ئیمان نییە، ترسنۆچیە. واتە تۆ لە ترسانە ینی دڵی باوەڕدارم لە ترسانە مەسەلەن نوێژەکەی، لە ترسانە بەنمونە ڕۆژوو ئەگەری نازم دەستی حەج دەکەی، لە ترسانە تەنانەت زەکات دەدەیت، چاکە خێر دەکەی. ئەسڵەن خێر چاکە نییە. تۆ کە کاتێک گوتت ئەوە خێرە چاکە نییە. لە ڕووی فەلسەفیەوە بە چاکە حساب نیە، لە ڕووی فەزیلەتەوە چاکە نییە. بۆ تۆ بەرامبەرێک سووکەکەی. واتە تۆ پاڵنەری هەست و سۆزت هەیە. ئەسڵەن ئەوە یەک دوو تۆ ئەتەوێت لە بەرامبەرە خودا شتێکت داتەوێت، تۆ بازرگانیەکەی. هێوکەی چاکەکاریە نەخێت چاکە نییە. کاتێک شتەکان وەک خۆیان ناناسێن، ئیتی ئیمانی ساختە و درۆیی لە دایکەوی، کابرا 3 دیناری دەکاتە خێت چیلۆ خیارش لە بۆ مارەش لەوە فەردە برنجەشیان لەوەدا بە ڕسمەشیان لەگەدەگری. لەبەرچی ئیمانی ساختەیە ساختەوە. ینی ئیمانێکە ترس پاڵنەریەتی وە بابەتی سێکسیشە، ینی زیاتر نییە. وا ڕاستی بە تێگەیشتنی منەوە ئیمانی ئایدۆلۆژیا چ ڕوتە. ڕاستی ئیمان شتێکی دیکەیە، لە ئاینە شتێکی دیکەیە. یا بۆ قەڵسم بە زیندوو بوونەوەی ڕۆح. چێ قەڵسە بە زیندوو بوونەوەی ڕۆح؟ کاکە زم ناکۆم. وەڵا حەزم لێ ناوەکان بێنی بزانین کام فەیلسوف قەڵسە بە زیندوو بوونەوە. ینی بەنمونە ئەوانەی کە دەڵێن خودا نییە، ئێتەوە کە گوتی نییە، باوەڕی بە زیندوو بوونەوەش ناوێت. ئەوانەی تر هەمیان باوەڕیان بە زیندوو بوونەوە. چۆن باوەڕیان پێ؟ واتە من گوتم ئاراستەکان دیاریکراوە، یعنی جیاوازن خۆوە. تۆ دەڵێی فەلسەفە یا فەیلسوفان ئەخرەوە گشتە، بە گشت نابێت. واتە من جیاوازیم خستە نێوان زانا کەلامیەکانە. بۆی هەموو زانا کەلامیەکان بە یەک شێوە نەناستێت، بەڵکوە بێ شتەکانیان جیاواز بێت. بۆ چونکە جیاوازنەوەن. تۆش کاتێک دەڵێی فەیلسوفان،
یخ تۆ ناکرێ بەنمونە هۆڵباخی بینی ڕێزکانتی نابی کاکە ئەسڵ ئەو بەرگری کانت لە بابەتی خودا و ئیسپاتی خودایی ئەکاتن لە ڕووی ئەخلاقی و چاکەکاریەوە هەرچی فەقیهی ئیسلامی هەر عەقڵیشان بۆی ناچێت تۆ ناکرێ خ بەرهەوە ناکە شتەکە نابی باشە ئەوەی کە بەنمونە ئیبن ڕوشد لە وەصفە ئەیدا یا فارابی ئەیدات یا غەزالی ئەیدات لە بۆ ئیسپاتی ئەو بابەتە عەقیدەیانە بە سەدی وەکو هۆلباخ و جانمسلیە و وەکو نیچە وانە ڕەت ناکرێتەوە ناکەیان شتەکە ڕەت ناکرێتەوە مەگەر تۆ خۆت کوێ پێ بڵێ نابینم تۆ ئەو هات واتە تۆ کاتێک دەڵێ فەیلسوف نابێ بە گشتی قسە بکەیت بڵێ ئەو ئاراستەیەی فەلسەفە کە باوەڕیە قەڵسن بە زیندووبوونەوە بە قیامەت بە زیندووکردنەوە ئەخر باوەڕی بە خوانیە کاکە تۆ محاسەبەی چی دەکەیت یعنی بۆ یاساییە قەڵس نین باوەڕی پێ نییە تۆش خۆ ناتوانانی بەڵگە بدەیت بڵێ من زیندووە بووم هەموو بەڵگەکەت ئیمانەکەتە یعنی ئیمانت بەوە هەیە تۆ باشە خۆ زیاتر نییە ئەو وەڵام دایە بۆ بابەتی خوڕافیات و کە سم ناکۆچان ئایا ئەمە ئەنانیەتیان خۆلادان و خۆچینەوەی لە سایگە گەرە بووتە باشی سزا و شتیوان نیە لە فەلسەفە ئازیزی من ئەو بابەتەکە ئاینە ینی ئەو بابەتێکی فقهیە گەدار بە ینی من گوتم تۆ فەلسەفە و سزا تێکەڵ مەکە لە فەلسەفە ئەسڵەن شتانە نییە سزای چی یان چێ باسی سزای کردی لە فەلسەفە و کەس بە ئەسڵەن باوەڕی بۆ شتانە نییە کاکە کارکتەری فەلسەفی یعنی شتە لەسەر یعنی ئیش لەسەر ناسینەکە ناسین تۆ ئەڵەی سزا هەیە بەڵگەت چی پرسیارە تۆ هەموو بەڵگەکە دەوێت دەڵی بەنمونە دەڵی ئینجیل وای گوت یا قورئان وا دەڵی یا تەورات وا دەڵی ئیمانە کاکە خۆ بۆ تۆ ڕاستە خۆ بۆ کارکتەرێکی فەلسەفی و ڕاست نییە بۆ ئەو دەیوێت شتەکە بناسێ خۆ ناناسیندرێ ئەواتە تۆ ئیمان دێی ئەتێ بە ئیمان بڵێ ئەوانە پێی قەڵسن کاکە ئیمان کاری فەلسەفە نییە من گوتم فەلسەفە ئاین نییە من ببوورە من ناتوانم تەواو پێدا بچم چاوم تێکەڵەکە هیوادارم توانی بێتم وەڵامەکان بە تەواوی بدەمەوە ئەگەر پرسیارێکی دیکەش هەبوو نەمتوانێ بیخوێنمەوە ئەتوانی بینوسیەوە بە چاوان جواب بدەمەوە کاکە زم ناکۆچێت ئاراز عوسمان بژی ئوستاجیان سپاس دەکەم ئوستاجیان خۆشەویستی منی هۆشەنگ کەورامی پێدەچێ ئەلمی کەلام زیاتر بەجەستەکردنی تیۆلۆژی و ناواخنی ئایدۆلۆژیاییە و واتایەکی تایبەتر ڕووچوونە ناو دینەوە بەڵێ کاگە هۆشەنگ جان ڕێگە وایە فەلسەفە لە دەرەوەی ئایدۆلۆژی ئاراستە دەکات بۆ دەرەوەی ئایدۆلۆژی واتە ناوێت لە قاڵە بدرێ زانستی کەلامی ڕێک دەیەوێت بڵێن بتێنێت لە بیر و باوەڕێکە کۆت کاتەوە بۆ چونکە ئەو خودی خۆی بەرگری لەو بیر و باوەڕاکە ئەڕێگە وایە ماریا ئایا هەموو زانستەکان سەرەتای دەرکەوتنیان لە فەلسەفەوە بووە کەواتە واتە دەگەڕێتەوە بەڵێ بابەتەکە دەرێکردن بووە فەیلسوفێک دەرچی بە شتێک کردووە بە بابەتی گەردوونی کردووە بە سەرچاوەی بوون کردووە بە بڵێن فەیلسوفە سروشتیەکان سەرچاوەی بوونیان دیاری کردو یەکێ گوتێتی ئاوایت کە گوتیتی ئاگرێت کە خۆڵ یەک هاتۆ گوتی نەخێرەوانە هەر هەمیان بەیەکەوە ها بەڵێ دواتر بڵێ زانست دێ من گوتم فەلسەفە سەرکاری لەگەڵ نادیارە زانست سەرکاری لەگەڵ زانینە شتە زاندراوەکانە کار لەسەر نەزانینیان ناکە ناتوانێت فەلسەفە کار لەسەر نەناسراوەکە نەزاندراوەکە کاتێک زاندرا ڕێک دەیداتە زانست واتە زانستێک بنیادەنێ ئەو لێ کۆڵتۆتر بەو شێوازێ ماریەجە
پێناسەیەک بۆ زانستی کەلام چییە؟ زانستی کەلام زانستێکە بۆ بەرگریکردن لە عەقیدە، لە بیر و باوەڕ، لە بیر و باوەڕی بڵین لە عەقیدەی ئیسلامی. چکە زانستی کەلام تایبەتە بە دینی ئیسلام، لاهوت تایبەتە بە دینی مەسیحیەت بڵین. ئەوانیش ئاماژەم پێدا، ینی بابەتەکە لاهوت و ناسووتیەتە. یعنی چۆن ئەو بڵین لاهوت بەرجەستە بووە لە ناسووتە، یعنی تر ئەوە دێم قسە لەسەر و بابەتانەکەن و ئیشکالیاتی عەقیدەییان ئەگەر هەبێ ئەوانیش قسەیان لەسەر کردووە لە لاهوتی مەسیحیەتە. هێرش خدت دەست خۆش مامۆستا، سوپاس دەکەم هێرشە. ئەو هەموو گوڵ و تیر و گەڵب و هەمووتان خۆشەویستن. ئازاد کامیل بمێنن بە سەلامە. سوپاس دەکەم ئازادچیان. سید محەممەد زانستی کەلام لە خودی ئیسلام و وەریان وەرگیریاوە یان لە فەیلسوفانی یۆنانەوە؟ ئەوەندەی من بزانم ینی من بۆ چوونی خۆمەدەم باشە. کاتێک سەیری قورئانەکەی قورئان ینی سەیرێکی زۆربەی پەیامبەرەکان واتە ئەوان نەهاتوون پشت بەس بە بابەتی عەقیدەی بەستن، ئەوان بڵێن یاڵە خودایەکێ و تاوە دۆزەخێ و دەست و تێی و نازەم چی، ئەم باسی شتانەیان نەکردی. یعنی هاتوون گفتوگۆیان کردووە، گفتوگۆیان کرد. بە نمونە ئیبراهیمی ڕێزدار دەڵێت لێچ لە حیوارەکانە دەڵێ تۆ دەڵێ من خودام، بڵێن بە پاشاکەی سەردەمی خۆی دەڵێن نەمرودە، دەڵێت تۆ دەڵێ خودام، ئێ باشە خودایەکەی من خۆر لە خۆر هەڵاتەوە هەڵدێنێ تۆ لە خۆر ئەوە بین. ئاشتی عەقلی، دەلیلی عەقلی، ئەوە دەلیلێکی عەقلیە ئەو بابەت. وە پێم وایە سەرچاوەکەم ئەگەر وردبیەوە لە قورئان خودی خۆی ینی زانستی کەلامی تێدایە، زانستی کەلامی تێدایە. بەڵام علمی کەلامی ئیسلامی کاریگەری فەلسەفەی یۆنانی زۆر بەسەرەوە و ڕوونە، ینی فارابی ئەوانە ڕوونە، ئێبن ڕۆشت تەنانەت ئیبن سینا، تەنانەت کندین، ینی ڕوونەوەنە کاریگەری فەلسەفەی یۆنانیان بەسەرەوە بووە. بەڵام وەکو علمەکە ئەوەی من بزانم لە خودی قورئانایە، بەڵام هیچ سەرچاوەکەم نەکەوتۆتە بەردەست بڵێ علمی کەلامی سەرچاوەکەی قورئانە، واتە ئەو بۆچوونی منە، بۆی ئەگەر هەڵەبوو بیخەنەوە سەر سەری خۆ. بەڵام پێم وایە ئەو علمە خودی خۆی لە قورئانە، بەس پێم وایە ینی سوودی لێوەرنەگیرێ. لەبەرەوەی ئەوەندەی احتیمادە لەسەر بابەتی نەقڵیەکە کردیە، زراویان لێڕژەیە، ترسانیان لێی پیرۆز کرا. پیرۆز کاتێک شتێک پیرۆز کرا تۆ ناتوانیت تێی بگەیت. بۆ چونکە تۆ بە بەرزتریە بینی، تۆ ناتوانیت تێی بگەیت، تۆ بەسە دەوێت قبوڵی بکەیت. ئەخر تۆ کاتێک کە قبوڵت کرد تێی ناگەیت. خودی شتەکەش يعني قرآن بو هاتو مثلا تيبي ولقد يسرنا القرآن للذكر فهل من مدكر. شوار جا روايات هذه لقرآن لا سورة نون والقلم أقر هلا نبو هاتي حفظية هاتي حفظية بديش تدو سيودو تل أو شوار جمالية يعني ريك برشي هرقا جالي بو تيجي إيش نهاتو كاسي كي تيبقى تو دڵی بینێ بە جارێ ماچی کەمەوە جە لەسەر ڕەفەیدانەی تەمان تیناگی هەڵە دەردەچی ئەوێ پێم وایە ئەوە ینی زانستی کەلامی ئیسلامی لە فەلسەفەی یۆنانی وەریانێتی واتەوە بۆچوونی شەخسیە بۆ ئەگە هەڵە بووم داوای بەخشینەکەم بەڵام وای تێ دەگەم. ستار کوردی بمێنن مامۆستا. سوپاس دەکەم کاک ستارجان. بەڵێن بڕوا سوپاس بۆ وەڵامەکەت خۆشەویستی بەڵێن جان. ئایا لۆژیک لەگەڵ چەمچی عەقڵ یەکشتە یان عەقلانیەت لەگەڵ لۆژیک؟ کاک ڕزگارجیان باسەکە باسی لۆژیک و عەقڵ نییە، باسەکە باسی فەلسەفە و زانستی کەلامە. بەڵام وەڵامێک دەدەمەوە ڕازیت کەم باشە، چونکە من ئەو دووشتەم لێک جیا کردیتەوە. ئەو باسە سەر بەخۆیە. لۆژیک بۆ ئەوەیە کە ئێمە واتە پێوانەیەکە بۆی کەمترین هەڵە بکەین لە عەقلانی بوونمان.
لە وەڵامدانەوە و لە پرسیارە. واتە تۆ بەڕێزت ئێستا پرسیارت لە من کردووە، من ناکرێت پرسیارێک لە تۆ بکەمەوە. بۆ؟ چونکە پرسیار بە پرسیار نابێ وەڵام بدرێتەوە. ئێوە هەڵەی لۆژیکە. ئێمە چۆن نەزانین؟ ئەوە لۆژیک پێمانەڵێ کە بە تێگەیشتنی من بابەتی لۆژیک بە ماهیە دەزانم، نەک بە وجود. و تەنانەت عەقڵیش بە ماهیە دەبینم من. یعنی و تێگەیشتنی منە هەردووچیان کاتێک مرۆڤ لە قوڵایی شتەکانە بیری کردۆم حەقیقەتی شتەکەی بۆ دەرەکەوێت. بۆیە سەیرەکەین فەیلسوفێک باسی ئاراسیەکی کردووە بە یەک بۆچوون، فەیلسوفێکی تریش باسی هەمان ئاراسی کردووە بەڵام بە شێوازێکی دیکە، بەڵام دوجار یەک نەتیجەیان هەبووە، ئەوی تریش هەمان شت بووە. بۆ؟ چونکە ڕاستی یەک ڕاستی هەیە، ئەویش لە قوڵایی بیرکردنەوە ئینسان پێکەت. باش؟ ینی لۆژیک دێت ئەو ڕاستیمان بۆی عەقلانیانە بەرەو ڕاستێکە بچین بۆمان ڕاستەکات. واتە تەرازوەکەی بۆمان دەپێت. ئەوە جیاوازەکەیتیان، یان واتە ئەوە پەیوەندیەکەیتیان بەیەکەوە. واردووچیان بە تێگەیشتنی من ماهیەتن، وجود نین، ئەنجامی بیرکردنەوەن. شۆڕش مامۆستا بۆچی ئێستا باش و خواسی زانستی کەلامی نەماوە، نە لەلایەن دینەکان نە لای خەڵکانی تایبەت بۆ بوارەوە؟ من گوتم شۆڕژیان، من گوتم بابەتەکە هەنی ئەوەی کە هەبوو بۆ بابەتی گفتوگۆ بوو، بەڵام لە دوای غەزالیەوە بڵێن شتەکە کوژرا، ینی وێران کرا. ما بەڵام بەو شێوازەنە ئیتر فقه هات، کاتێک فقه دێ بەس فتوا لەگۆڕێ، واتە تۆ بەس لەسەرتە گوێ بگری وە جێبەجێکەی، وە تۆ بۆ نییە پرسیار بکەیت، واتە بە کوێری وەرگرە و تا بۆ چکەوە یەقینە. یەقینە چۆن؟ بە قسەی ئەوان یەقینە. خۆ تۆ بە نە گومانت لێ کردووە، نە ناسیوتە، نە پرسیارت دەربارەی کردووە، و نە وەڵامێکی عەقلانیش تۆ گرتووە، بەڵکو تۆ بەس لەسەر تا سەمیعنا وەطاعنایەکی. واتە فەقیهەکان ڕێک پێیان وایە بۆچوونەکان بۆچوونی خوداییە. ئەخر کاکە خوددا بە خودایەتی خۆی ینی موعجیزە ئەدا بە پەیامبەرەکانی، نیشانیانەدا. بۆچی؟ بەس بۆی باوەڕی پێ بکەن. تۆ خۆ خوددا نی، ئێمە چۆن باوەڕە تۆ بکەین؟ ئەبەزیتی لەسەر تا باوەڕ بکەین. بۆیە بەتەمای عەلمی کەلام مەبە، چکە عەلمێکی عەقلانیە، و عەقڵ 1000 ساڵی شەوێ لە خازراوە. بەتەمای عەقڵ مەبە، بەس بەتەمای نەقڵ بە، واتە بەس بەتەمای قال و قیل بە، یعنی زیاتر نییە. مەریوان عەلی دەستخۆش ئوستاز ئەرێک نەبێت قسەت چیە لەسەر خوای عاریفەکان؟ خوای عاریفەکان ئەو خوای وەهمە یان ئەوە خوای حەقیقیە؟ کاکە مەریوان گیان، بابەتی عیرفان بابەتێکە ینی ئەبێت خۆت تەجروبەی شتەکە بکەیت، و بابەتێکی عەقلانی نییە. لە عیرفانە ینی شهود هەیە، ناسین هەیە، بەڵام بەدیوە معنەیەک، واتە گەڕانەوەی ئینسان بۆ ذاتی خۆیە، واتە نەک بابەتەکە بابەتی عەقلی. بۆیە من ناتوانم قسەی لەسەر بکەم، ناتوانم قسەی لەسەر بکەم، چونکە دەبێت خۆم ئەزموونی بکەم، ئەزموونی شتەکە بکەم. بەڵام پرسیارەکە لێرەیە. سەیرەکەیت هیچ عاریفێک فتوای کوشتنی بۆ کەس نەداوە، هیچ عاریفێک دەستی بە خوێنی کەس سوور نەبوو. باشە؟ خۆ ئەوەش یەک هاوشانە بێتەوە لەگەڵ عەقلانی بوونە. بۆ؟ چونکە تۆ لە ڕووی عەقلانی و ئەگەی بە حەقیقەتی یەکتر قبوڵکردن و جوانی، لە عیرفانیشە لە دیوە معنەویەکەیە پێگەیتەوە، واتە ئەویشە بێت ڕاستەکە بێت، دیوە ڕاستەکە بێت، بەڵام ئەو قسەیم وەکو وەڵام لێوەر مەگرە. بڵێم ئەوە من گوتمەوە ڕاستێکی، نە، من ینی لە هاوتەری بوونی یەک ڕاستی بوونی فەلسەفە و دیوە عەقلانیەکە و دیوە عیرفانیەکە پەیوەندیەکەم بۆ بەڕێز ورد کردەوە. واتە ئەوە وەڵامی پەیوەندیەکەیە، نەک وەڵامی من، چکە وەک گوتم من دەبێت ئەزموونی شتەکە بکەم، چکە من ناتوانم قسەی لەسەر بکەم لەبەرەوەی شتەکە ینی خاڵیسەن ئەوەیە، ینی پەیوەندیدار بە دیوی معنەویەوە، هیچ عیلاقی بە عەقلەوە نییە.
هەڤاڵ حاجی کامیان باشترە علمی کەلام یاخود فەلسەفە بۆ گەیشتن بە حەقیقەت کاک هەڤاڵجیان علمی کەلام من گوتم ئەو شتێکی هەیە بەرگری لێکات باش واتە شتێکی حازری هەیە واتە ئەو پێی نەگەیوە بەڵکو هەیە خۆی هەیە شتەکە هەیە فەیلسوف دەیەوێ خۆی بە شتەکە بکە ئیتر وەڵامەکە بۆ جەنابەت بەجێدەوە تۆ گوێت لە ناوی من بووە گوتویانە فەرەیدون وا واچ باش ئەوە وای دانی علمی کەلام ئیتر فەرەیدونەک هەیە و حازر تۆ توانی بڵێ باشە توانی بڵێ خراپ ئێستا لە دیارم دانیشتووی ئێستا خۆت بڕیارەکاتی بۆ چکە خۆت ئەزمموی شتەکەت کرد ئەوە فەلسەفێکەتە ئەوی دیکەش دیوە کەلامێکەکەتە بە خۆت بڕیار دەوێت وەڵامەکەت بۆ خۆت بەجێ دەڵێم من ڕوونکردنەوەکەم دایە وەڵامەکە بۆ جەنابەت پارێزەر هەوراز فارس بوونتان مایش دڵخۆشیە سوپاس دەکەم کاکە هەورازیان کاروان عەباس خۆشەویستی تایبەت بۆ کاک فەرەیدون تاجی سەری کاروان گیان خۆشەویستی منی مەریوان عەلی مامۆستا چۆنی فەلسەفە ئیش لەسەر میتافیزیک دەکە ئایا ئەوە ئیشی زانست نییە نەخێر زانست ئیشی لەگەڵ زانراوەکانە واتە شتێک دەبێ بزانرێت شتەکە بێ بناسرێت شتەکە بێ هەبێت و لەبەر چاو بێت بەرجەستە بێت زانست ئەو کاتا ئەتوانێت مامەڵێ لەگەڵ خۆ زانست ناتوانێت بە نمونە من خەونێکم بینیوە خۆ زانست ناتوانێت بێ ماوەڵ لەگەڵ خۆنێمە بکە سوزانی ینی خەونەکەم چ بوو دەبی خۆم بیجەڕم ینی میتافیزیک ئەوێ نادیارە شتەکە نادیارە پەیوەندیدارە بەچی بە عەقڵ بۆ چکە من دەڵێم عەقڵ ماهیەتە وجود نییە لە ئەنجامی بیرکردنەوەوە دەرەکەوێت ماهیەتە چونکە ئەگەر بابەتەکە وجودی بێ ئەی بۆ هەمووان وەکو یەکن ئەو باسێکی دیکەیە لەوانەیە نەمێ زۆر بچمە ناوی ینی بۆچی من بە ماهیەت بینم شتەکە و لۆژیکیش بە هەمان شێوە بە ماهیەت دەبین بە وجود نابین وەڵامی وەشم داوت ینی لۆژیک بە بابەتێکی یاسایی دانرین من لەوانی بۆچونم جیاواز بەڕاستی ینی بابەتی میتافیزیک کاری زانست نییە بەڵکو کاری فەلسەفەیە و فەلسەفە لەکوێدا شتێکی کەشف کرد بە نمونە زانست خۆ سەرەتای وجودی کەشف نەکردووە کە بڵێن پێکاتەی گەردوونی بڵێن ئاو ئێوە تاڵیز بدەی گوت ئاو دواتر زانست مەسەلەن دێ قسەی لەسەرەکە مەسەلەن ئەمپیدۆکلیس دەڵێ چوار توخمی سەرەکی پێکاتەی گەردوونە پێکاتەی ژیانە ئاو ئاگر و هەوا لەگەڵ با زانستیش هەمان قساکات واتە سەرەتا فەلسەفە بخۆ میتافیزیک ببەسە بەڵامی ترها دەرەکردن ئینسان دەرچی پێکرد دواتر بوو بە زانست ئەوجا ئیتر زانست دێ لە مادەکانە کۆڵتەوە ئەو قسەی لەسەرەکە کە من لەوانەیە قسەی لەسەر و بابەتانە نەکەم بژار عەلی دەستان خۆشسپاس بژار گیان نەوشین سەربەست دەست خۆش مامۆستا سوپاس دەکەم کاروان عەباس جیاوازی فەیلسوفێک لەگەڵ پێغەمبەرێک چییە جیاوازی پێغەمبەرێک ینی وەحی بۆ دێت واتە حەقیقەتی پێدێت فەیلسوف بەخۆی حەقیقەت ئەناسێت واتە بەخۆی ئەوێت بە جوهدی خۆی بگات بە حەقیقەت جیاوازیەکان لێ ئایا پێغەمبەری جێی باوەڕە بە لۆژیک لێکدانەوەی بۆ بکەین ئەو بابەتە ئەو جەنابەتەن ئاماژەت پێدەیە کاکەڕۆنجێن دەڵێ باوەڕە خودی خۆی باوەڕە شتەکە باوەڕە طبعا هەر لەناو علمی کەلامیشە یعنی لەناو فەلسەفەی ئیسلامیشە بڵێن بڕاوەندی هەیە کە بڵێن بابەتی نەبووە توانێ ڕەتی دەکردەوە و ئیبن ڕۆشت فەیلسوف بەسەر پێغەمبەرە ینی ئەفزەڵیە دەداتە فەیلسوف نەک پێغەمبەر بۆ چونکە ئەو دەڵێ پێغەمبەرایەتی شتێکە تۆ هەڵدەبژێردی فەیلسوف بوون ئەوە خۆتی خۆت هەڵەبژێریت وەگەوەی من گوتم ینی پێغەمبەرایەتی وەحیەکەی پێدرێ واتە ڕاستیەکی پێدرێ فەیلسوف دەوێت بەخۆی پێ بکە ئەو بابەتی ئیمانیە یعنی تحقیق ناکرێت تحقیق تێدا ناکرێت بابەت سمناک و عەلی دەست خۆش
پرسم بۆچی ئەو ڕوحە ئاین باسی دەکا خرافات بێت ئەوەی تەناسخ هەست پێکرا و عەقڵی بێت لای فیساگۆرس و نیچە و ئەفلاتون. من وەڵامم داوە زم ناکوچێ من گوتم ئەوە کاریگەریە کاریگەری ئەستەن فیساگۆرس ینی کاریگەری مسڕیەکانی بەسەرەوە بوو هەر 12 ساڵ لەوێ گیرا بوو و هەر کاریگەری بڵین ئەفسانەی بابلیەکان وانەشی بەسەرەوە واتە ئەفسانەکانی شەرقی بڵین هیندووانەشی بەسەرەوە و ئەفلاتون و یۆنان بە شێوە گشتێکەی یعنی ئەو بابەتی تەناسخەی تێدا هەبوو واتە ئەوە جۆرێک بوو لە بیر و باوەڕیە باش بابەتی نیچێش نیچێ ینی بەخۆی کاریگەر بخۆ بە بڵین بە بابەتی ئەوەی زەردەشتێت و بەو فەلسەفە تەناسخیەی کە لە شەرقی ئاسیا هەیە بودیزمە ینی خۆی کاریگەر بوو پێی و خۆی شارەزا بوو تێدا و فیلۆلۆجیست بوو بەراوردکار بوو تێدا ینی و دەیزانی وە شارەزا بوو لە ئەفسانە یۆنانیەکان ینی خوێندە بیەوە دەیزانی ئیتر دەکری کاریگەریەوەی بەسەر بێ خۆ ئینسان بووینە خۆ فیلۆسۆفیش چییە ئینسانە ئەخۆ بەو مانایانی یانە کە قبوڵی کراویت کە قبوڵی نەکرواتە دژی ئاینە لە فەلسەفەدا ئەوە نییە ینی موامەرە نییە شتانەی عەقلی موامەرەی نییە نا لە فەلسەفەدا گەڕانەیە من بەچی بگەم ئەو حەقەتەکەی لەکەم تۆ بەچی ئەگەی ئەو حەقەتەکەی ئەوێ واتە وەڵامێکی حازرمان نییە معەلەباتی محەممەد جەمال سڵاو لە مامۆستا زانستی کەلام پەیوەندی بە دەقەکانەوە هەیە بەڵام فەلسەفە پەیوەندی بە گشتیە بەڕای من سنوور دانانە کاک محەممەدجان من گوتم زانستی کەلام ینی بابەتێکە عەقیدەیە بەرگری لە عەقیدەکە و بەڕوونی دیارە و دلیل دێنێت و بۆ عەقیدەکەی خۆی بۆ بیر و باوەڕی واتە شتێکی هەیە بەرگری لێ بکە فەیلسوفی شتێکی نی ئێوێ شتێکی بەدەست کرد بەڵام چۆن بە ناسینی خۆی نەک بە حازری ئەفەرس ئەو جیاوازەکەوێت زانستی کەلامیش ینی وەڵامی بۆ هەموو شتەکان پێە ئەم فەقیهەکان ئێستا پرسیارەکیان لێ بکەن خۆ دڵی دەزان باسی گەردوم کە دەزانی باسی توپ کار دەزانی وانە باسی دار کە دەزانی بەردی بکە دەزانی باسی متربە بکە دەزانی باسی فەلسەفە بکات وەڵام پێە یعنی باسی مۆسیقا بکە هەر وەڵامە چیە باسی هونەر بکە هەر پێیتی باسی جوانی بکە باسی بەها بکە باسی بەهەشت بکە باسی قەبر بکە باسی مردن هەموو وەڵامەچیان پێ ئێوە سەفسەتەیە کاکە خۆ واتە تۆ ئەتەوێت بەس چاواشەکاری بکەوە ئینسانێک هەیە هەموو شتێک بزانشتی وا هەیە چی ئەو جورئەتەی هەیە تۆ پێی ئەو وەڵامانە بدەیەوە من تازە پرسیاری زانستی لێکرا گوتم ناسمنەوە باسن کاری من نییە کاکە من گوتومە من ئەکادیمینم چۆن وەڵامی زانستی دەمەوە چۆن ئەو هەڵا ئەکەم چۆن شتەکە ناشیر نەکەم بەس بۆی بڵێ نافەریدن دەوەش دەزانی نایزانم کاکە هەر بە شانازیوش دێڵم ناچن کاری من نییەوە تۆ ئەبێت لە مەجای خۆتا قسە بکەیت نابێت لە هەموو مەجارێکە قسە بکەیت ئەبەزی دە فەقیهەکان لە هەموو شتی قسەیاکە ئەگەر لە شتێکیشا وەڵ هەمیان بێنە و کافرت دەکەن یان دەڵێن ئەو پرسیارە نەمەکەن وەنیا با کافر هەیە نەوژین سەربەست مامۆستا ئەو کەسانی کە بانگەشەی دینەکەن وەکو زاکیر نایک کە بە حساب خۆیان بەڵگەی زانستیانە دەدەن ڕای تۆ زانستیانە دەتوێنیان ئایدۆلۆژیانە من قسە لەسەر بانخوازەکان ناکەم چکە ئاراستەکەیان دیارە ئازیزم نەوژینجان ئەو ڕوونە یعنی ئەوانە نیتر بە حسابی خۆیان بەڵگە دێنەوە ئەوە شتێکی دیاریکراوەیە قسەی لەسەر واوەی کاوان قسەی لەسەرەکان بابەتەکە عەقیدەییە یعنی بابەتەکە نەقڵە نەقڵ بەنمونە ئەو تۆ باسی زیندووبوونەوەکەی یەکاکە ئەو شتە ئیمانە خۆ بە هەرچی زانای کەلامی هەیە ناتوانێت ئیسپاتی بکەن ناگری شتەکە ناکرێت دەبی تۆ ئەزمونەکە بکەیت واتە شتەکە نەدیتراوە خۆ واتە تۆ بەڵام دەکرێت ئیمانت بەوە هەبێت کە زیندووبوونەوە هەیە دەکرێت
بەڵام بڵێ ئیسپات یەکەوێ ناکەی شتەکەی ناکەی ئیسپات ناکەی نەخێر و دیارە ئایدۆلۆژیاکی دیارەکرا و بەرگری لێت پرسیاری دی کەمێک دوورێ لە تەوەرەکە زمناکۆ پێغەمبەر محەممەد خۆتەزانی نەخوێندەوار بووە شوان بووە ئایا بەڕای بەڕێستان ئەگەر بیرمان یافای لە شفێک بایە گومان دروست دەبوو قورئان بۆ قوڵیان تا ئێستا جەدەلیاتی لەسەرە قسەی خوددایان قسەی نەخوێندەوارێکە لە ناو خێرێکی نیمچە دوورگەی عەرەبیدا جارێ بابەتی نەخوێندەواری ئەوانە من زۆر باوەڕم بۆ نییە ینی کابرا پێغەمبەرێک بوو بێ بەر لە پێغەمبەرایەتی بازرگان بوو بێ نەخوێندەواریش بوو بازرگانی خۆ پێشتی بە خوێندەواریەکە ینی حەق و حسابەکەی خۆت بنووسی لەبەرەوە زۆر باوەڕم بۆ نییە من ئەوە چکە ئەو بابەتانە مێژووین کاکە زمناکوچ بابەتەکە مێژووە تۆ ئەتوانیت باوەڕی پێ بکەیت بەڵام بۆ من ئەو شتانە هەمووی دەبی شەنوکە بکەم ڕاستی واتە من وەڵامێکی معەلەباتیم پێ نییە بۆ چونکە من ئەبێ شەنوکەوی شتەکە بکەم ئەو کاتە بێم قسەی لەسەر بکەم وە من شەنوکەوم نەکردووە و من زۆر بەدوایە و بابەتانەدا چوویمە من شتێکم نەکەوتوتە بەردەست ڕاستی یعنی مقنیع بێ بۆ من نەک ئیمانی بێت واتە ئیمانی من بۆ خۆم من ئیمانم بە چێ بۆ خۆم بەڵام لە ڕووی عەقڵیەوە من شتێکی دیکە بە جۆرێکی دیکە بیرەکەم واتە ئەوە نییە بڵێ ئەوە بەو شێوازە بۆ مێژوو نووسان وایان گوتێ منیش بێن باوەڕکەم من باوەڕ ناکەم کاکە بەو شتانە تۆ توانی باوەڕکەی بەڵام من باوەڕ ناکەم و بابەتی قورئانیش جەدەلی لەسەرا ئەوانەی کە فەقیهن ئەتوانن بێن بەرگری بکەم بزانن ئەسڵەکە چییە بەڵام ڕۆژێک تۆ لەگەڵ بڵین لەگەڵ زانستا بەراوردی بکەی ڕۆژێک لەگەڵ فەلسەفەیە بەراوردی بکەی ڕۆژێک لەگەڵ علمی کەلامە بەراوردی بکەی ڕۆژێک لەگەڵ بابەت دلیلی عەقڵیە بەراوردی بکەی ڕۆژێک بڵێ لۆژیکە ئەخر تۆ هەر ڕۆژە و بەلایەکی دابدەی ئەخر قورئان ئێستا کامیانە لە کاتێکدا خودی قورئان دەڵێت یهدی للەتی هی ئەقوەم باوەتێکی کتێبێکی هیدایەتێ نە کتێبێکی علمیە کاکە نە کتێبێکی فەلسەفیە نە کتێبێکی مانتەقیە یان ئەو شتانە نییە بەخۆی دەڵێ من هیدایەتیم کاکە ئێزان ئەوە فەقیهەکان دەڵێن نەخێر نابی دەبێت تۆ هەموو شتانە هەڵێ هەڵە شتەکە هەڵەیە کاتێک بە یەکەوتنیش دروست دەبی لەگەڵ زانستە لەگەڵ هەر ئاراستەیەکە دەڵێن نەخێر ئەوە دەستی ئەوە مولحیدەکان دەیانێت قورئان بەدرۆ بێن یعنی هەتا ئێستا جەدەلی ئەوەیان هەیە بزانن زەوی خڕیان تەختە تۆ وەرە تو لەبەرچی وەڵاوە فێڵمان لێ دەکەن ینی بیر لەوە ناکێ بزانین فێڵەکە لە چیدایە کاکە خێرەکەی دەستگا ئەو دەستگا گەردوونیانەی کە ڕووسیایەتی بڵێن چینایەتی ئەمریکایەتی خێری ئیستیفادەی وانە لە چدایە ینی موشەکێک بە ملیارەها دۆلار دروست بکەن و بینێرنە دەرەوەی زەوی و وێنەک لە بۆ جەنابەت بگرنن چێ بزانی زەوی گۆیە تەختینی یعنی بۆچی فێڵت لێەکەن ئەسڵەوە پارە سەرفەکەن تۆ وەکو زەخەڵێک بە دیاریانەوە دانیشتی سەرباری ئەوانش ڕەتەکێ یعنی ئەوان بەڵگەت دەدەنێ هێشتا تۆ دڵی نەخێت دەلیلەکەت چییە وەڵا هیچ ئەجێت لێ بۆ ئەو کوێریەوە ئەوە بە کوێری بەناوکەوتن ئەسڵەوە ئەوە کەی ئیمانەوە ئەوە زەخەڵیە ئەوە ڕێڵەکردنە تۆ ئاراستە ئاکری ئێدەی هەر ئەو قورئانی کە تۆ خۆت باوەڕت پێ هەیە لە دایان شوێنە گلەی لە قەومەکانەکە بۆچی چونکە بە کوێری بە دوای شت کەوت بوون ئەی بۆچی ئەوان گاڵتەیان بە پەیامبەرەکانە کرد هۆکارەکە چی بوو دیانگو با بووە پیرانی مەعاقڵتر بووی لەم بوو خۆ ئێستا فەقیهەکانیش خەڵکیان هەروە فێر کردوتەوە بە گوێ لەوان بگرن واتە منێک کە قسەکەم دەبێت زەندێق بکرێن ئەوی تر بێ قسە ڕاستەکە بدا ئەبێ زەندێق بکرێ کافر بکرێ بۆ چونکە ئەوە ڕاستەکەی کە لەکنەوە ئێدەی تۆ جیاوازی چێ لەگەڵ ئەو قەومانەی کە لەو قورئانی کە جەنابەت ئاماژەت پێداوە ئەڵێ قورئانی محەممەد نیوی خوددایە ئێدەی بزانم جیاوازەکە چیە دەبیەوە بە هیچ بێخی ئەمە بەستم جەنابەت نییە بە شێوە گشتەکەی بۆیە گوتم ئەوەی کە هەیە ئاین نییە کاکە نە ئیمانە نە ئاین ئایدۆلۆژیاکی ڕوودە و خەڵک بخۆی خۆی پێ مەشغوڵ کردی بەڵام ئایدۆلۆژیاکی مەستکەرە ڕاستی باشە
زیاد فەرەد زانستی کەلام چییە؟ خۆشەویست من وەڵامم داوەتە ینی زانستی کەلام زانستێکە بۆ بەرگریکردنە لە بابەتی عەقیدەی ئاینی باشە لە بیر و باوەڕی ئاینی ئەوە زانستەکەوەیە لە مەسیحیەتە لاهوتیەتی پێدەگوترێت ئەمە زۆر کاتان ناگرم بۆ با دووە ئەوە بیتن چونکە ئەو بۆ سعاتێک و نیو تقریبا محەممەد جەمال عارف بە پێناسەی کانت ئەوە نییە کە دەرزانی و دەرسانی بەیانی کات یان عارفی دین وڵی لە پرسیارەکە تێناگە محەممەدیان مەریوان عەلی زۆر سوپاس بۆ وەڵام خۆشەویستی منی کاکە مەریوانجان ئیبراهیم میکا عەلی سڵاو جەنابەت تەفسیر و لێکدانەوەت بۆ وەحی و نیگا چییە؟ واتە چۆن وێنای پەیوەندیەکەت دەکەیت؟ ڕاستی من ئاشنایەتیم لەسەری نییە و بابەتەکەش ئەوە نییە کاکە ئیبراهیم جان دەی بمبەخشی زیاد فەرز ئایا تا ئێستا فەیلسوفان گەیشتن بە ڕاستی میتافیزیک من پێم وابێت فەیلسوفەکان ناگەن بە ڕاستی میتافیزیک یان ناسینی میتافیزیک چۆن پێت وایە ناگەن کاکە زیادیان چۆن پێت وایە ئەوەی کە فەزیلەتەکانی ئاشنا کردووە بە ئینسان ئەوە میتافیزیک نییە خۆ فەزیلەتەکان دواتر ئاینەکان دێن پێداگرێ سەر هەمان فەزیلەت دەکەنەوە کە ئەو فەزیلەتانەی سوکرا داماژیان بێت چۆن پێی نەگەیشتن ئەو ئەخلاقەی کە کاند باسێکە باشە ئێبزانم پێگەی ویان پێی نەگەی وەرە بەراوردی کە لەگەڵ خودی ئیمانە لەگەڵ ئایدۆلۆژیاکە من ناڵێم ئەگەدارە لەگەڵ ئیمانە ئەبزانم پێگەیشت ویان پێی نەگەیشت زۆر قوڵتریش پێگەیشتوە کاک کاروان عباس کەواتە ئیمان شتێکە نە بە لۆژیک و نە لێکدان و بەڵگیتمان توانی بیسلمێنی هەر ئەبێت وەک مەڕ دوای کەوی ئەجینا ئیمانی هیچ کەسێک بسلمێنی کە حەقەتی هەیە کاکە کاروانجیان ئیمان بابەتێکە دوای بیرکردنەوەی ئینسان باش دوای لێکۆڵینەوەی ئینسان دوای گەڕانی ئینسان دوای گومان و پرسیاری ئینسان ئەو کاتە پێکات بەڵام ئیمانێک لە باوک تۆ بۆت بەجێما بێت لە ترسی مەلای گەڕەکەکەت هەوبیت لە ترسی قەشەی کەنیسە هەوبیت ئەوە ئیمانیە تۆ ترسنۆکێکی بە دواکەوت ناخێرەوە ئیمانیە بەڵێ ئەوە ڕایاڵەکردنە بەڵام ئیمانێک کە بەزانینەوە پێیەگەی نەخێر ڕایاڵەکردن نییە بە بەڵکو خۆت ئیمانەکە دێ فێرت دەکات کە چۆن ڕایاڵە بکەیت و چۆن هاوکار بیت و چۆن شتەکان بگەێنیت نەخێر ئیمان مەڕبوون نییە بەڵام ئیمان ئەوەی کە جەنابەت ئاماژەی پێدەی دڵنیا مەبەستەکەت ئەوەیە کە شتەکە بە کوێری وەریگری بەڵێ بە کوێری وەریگری بەڵێ مەڕبوونە و تۆ دەبی ئامادەبی بۆ چەقوت خەسابەکە مصلح ڕەسوول جوانە سوپاس ئەوە با دوا کۆمنت بێت مصلح ڕەسوول ئایا زانستی کەلام تەنیا لە ئیسلام هەیە یان ئاینەکان تریش دواتر ئەوە جەنابەت دیارە درەنگ هاتی من ئاماژەم پێدا پێش زانستی کەلامی ئیسلامی لاهوتی مەسیحیەتە بۆ کاکە مستەحجان نارۆ غازی ببوورە لە سەرەتاوە لەگەڵتان نەبووم مەبەست لە زانستی کەلام چییە زانستی کەلام بۆ بەرگریکردنە لە عەقیدە ناروجان بەرگریکردنە لە عەقیدەی ئیسلامی واتە تۆ بیر و باوەڕەکەت چییە عەقیدەی ئیسلامی هەڵ ڕوکنەکانی تۆ بەرگری لەوەکەی و دێی عەقیدەی خۆت بەیانەکەی
و ئیسپاتێکی وە بەرگریەکەی گفتوگۆی لەسەرەکەی یعنی زانستی کەلامی ئەوەیە لە بەرامبەر لاهوتێتی مەسیحیەت دانرای ئەو بابەت لاهوتێتی مەسیحیەتیش ینی تێکەڵکردنی لاهوتێتی خودا وەک خۆی و ناسووتێتی عیسای ڕێزدارە بۆی شوێنکردنەوەی هەندێک دەقی ئینجیلی و ئەوانە ئیتر علمی لاهوتیان داهێناوە ئەوێ وڵی ناوەکەم پێ ناخیندرێت و ناوەکە وابزم بە ڕووشی نووسی هەزم بەسیت نووسیەوە چی تێ بۆ فەلسفەی ئاپۆ من سێ سمینارم لەسەری پێشکەش کردووە ئەزیزم ئاپۆ من ناتوانم ویستە بەیەک دێردەری ببڕم و من وەکو فەیلسوفیش ماوەڵم لەگەڵی کردو نەک وەکو ڕێبەر و نازم سەرۆک و شتانە چونکە ئەوە بۆ هەوادارەکانی بێ ئەو چکە من ئایدۆلۆژی نیم ئیتر ئەوانەی کە هەڵگری ئایدۆلۆژی بڵین هەوادارانی ئاپۆی وەکو ڕێبەر مامەڵی لەگەڵاکەن ئەوە کەیف خۆیان ئازادم بەڵام من وەک فەیلسوف مامەڵم لەگەڵا کردووە و قسەم لەسەری کردووە و لە کوێشدا هەڵی هەبێ گوتومە هەڵی هەیە لە کوێشدا پێکاوێتی گوتومە پێکایەت یان هاوڕام لەگەڵیە ئەواتە وەکو فەیلسوفەک مامەڵم لەگەڵی کرد نەک وەکو ڕێبەر وشتیوە چونکە کاتێک مامەڵی فەلسەفیانەکەی پیرۆز نییە بەڵام کاتێک مامەڵی ئایدۆلۆژیانیەکەی بڵێ سەرۆک پیرۆزە باوەک پیرۆزە نەزانم مەلا پیرۆزە مزگەوت پیرۆزە کەنیسە پیرۆزە قەشە پیر هەموو شتە پیرۆزە دار و بەردەفتە پیرۆز ئەوەی کە پیرۆز نامێنێت تۆی لە فەلسەفەیە بەس تۆ پیرۆزیت بۆ ئەوەی شکانی پیرۆزیەکان بە پیرۆزی خۆت بە چەکوشی پیرۆزی خۆت بیان پێچیت بیان شین فەلسەفە ئەوەی کاروان عەباس دەستخۆش بۆڵە سوپاس دەکەم کاروان گیان ئەو با دوا وەڵام بێت زیاد فەرەج زیاتر بەکام فەیلسوف کاریگەری ئوستاجیان زیاد گیان من چەند جارێک گوتومە من کاریگەرم بە سوکرات و بە حەزرەتی کانت بەڵام بەو مانایە نییە من ئەوان هەرچیان گوتبی من گوتم ئاشهەدو نەخێر چونکە ڕەخنەم لە هەردووچیان گرتووە واتە ئەوانیش بۆ من بتنین بەڵام من عاشقم بەوانە ڕاستی بە ینی زۆر کاریگەری ئەو دوانم بەسەر بێ ینی ڕاستتر ئەوەیە من چەند جارێک شوام گوتووە ڕاستتر ئەوەیە کە بڵێم هاوبۆچوونم لەگەڵیان ینی لە زۆر مەجالە من هاوبۆچوونم ڕاستی ئەگەر ناڕەخنم لە هەردوو دیوەکە گرتووە چونکە هەندێک شتێک گونجاو نیە خۆ چ ئەوەی کانت باسی کە چ بڕین مامە سوکراتی خۆمن باسی کرد یان حەزەتی کانت بەتایبەت لە بابەتە ئەخلاقیەکەی من لەگەڵی دانیم چکە ئەوەی کە کانت باسیکە میسالە جێی ناکتۆ ینی وەکو فکرەکە لەگەڵدام بەس لە بۆ واقع لەگەڵی دانی لە کۆمەڵک شتی دیگەشە من بۆچوونی جیاوازمەیە بەرحاڵ من چاویەکە بێگەتان ماچەکەم بۆ داوای بەخشینیشتان لێ یەکەم ئەوە بوو بۆ ناسم چەند لە مێژە بوو بە 2 ساعت هیوادارم توانی بێتم ینی هەم وەڵامەکانتان پێ بگەێنم و هەم جیاوازەکەتان بۆ ڕوونکەمەوە و بتوانم سوودێکتان پێ بگەین و داوای بەخشینەکەم ئەگەر هەڵە و کەم و کوڕێکە بێ نازەم و شەکم دەربڕی بێ هەستی هەر بە ڕێزێکی بریندار کرد بێ من داوای بەخشینی لێکم چاویەکە بێ یەکەتان ماچەکە تا باسێکی دیکەم شەوتان شاد و ماڵی هەمووتانەوەدەن کاتێکی خۆش